سڵاو ڕێز بینەرانی ژام کاتان باش لە پلاتفۆرمێکی نوێ لەگەڵتانە بین. ئازیزان لە ساڵی 1999 تا ئەمڕۆ واتە لە کاتی بەدیلگرتنی ڕێبەری گەلی کوور عەبدوڵڵا ئۆجەلان تا ئێستاکە لە ئیمڕاڵی فشار گوشار و گۆشەگیرێکی تۆند بەڕێوە دچێ. هەڵبەدەم گوشارانە قۆناغ بە قۆناغ جیاوازە و ڕەنگێکی گەی بەخۆیەوە بینیوە. هەتا هەوڵدانی تورکیا بۆ ونکردنی فیزیکی ئۆجەلان و گۆشەگیرکردنی دابڕینی لە دنیای دەرەوە و مەحرومکردنی لە دیتنی پارێزەر و شاندەکان و بنەماڵەکانیان ئەم سیاسەتی تورکیا تا ئێستا بەردەوامی هەیە. هەڵبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاگرێک لە ئیمڕاڵی کەوتەوە. ئەمە خەڵکی کوردی زیاتر تووڕە کرد و هەڵبەتە کوردان و دۆستانیان لە ئەو پەیام و سیاسەتی دەوڵەتی تورکیا تێدەگەن. بۆیە لە سەرتاسەری کوردستان و زۆربەی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی جیهان هاتنە سەر شەقام و بە توندی دش بۆ سیاستە وەستانەوە. دەزانن کە دەوڵەتی تورکیا بەنیازی چییە. ئێمە لەم بەرنامەیە گفتوگۆ لەبارەی ئەوواکەین. ئەم گۆشەگیریە بۆ تورکیا ناهێڵێ بە هیچ شێوەیەک دەنگ و ڕەنگی ئۆجەلان دەرکەوێ، هیچ شاندێ بیبینێ و لەسەر و هەمیەوە گرنگی ڕێبەر ئۆجەلان بۆ ئێستا بۆ کورد و دیدگای ئەو بۆ سیاسەتی کوردی چارەسەری پرسی کورد، پرسی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوینە، پرسی ئاشتی و دموکراتی لەسەر ئاستی کوردستان چییە؟ دەوڵەتی تورکیا بۆ دەترسێ و ئەوەی کە پێی دەوترێ پلانگێڕی دەڵێن لە چوارچێ ئەم گۆشەگیریە بەردەوامی هەیە. ئەم بەردەوامی پلانگێڕیە چییە؟ ڕێبەر ئۆجەلان چی ڕێنماییی بۆ گەنجان، بۆ ژنان، بۆ ڕێخستنە سیاسیەکان بۆ ئەموو ئەمانە هەیە و وەلەو چوارچێوێدا چۆن خاوەنداری لێ دەکرێت؟ ئێمە لە سەودی میوانداری چەند ئازیزێکمان کردو بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەم پرسەوە ئەویش هەرێک لە بەڕێزان سارا ڕەزا ئەندامی دەسێ بەڕێوەبەری تەمگەری ئازادیمان لەگەڵایە. سارا خەم بەخێر بێن. هەروەها بەڕێز بەیان فەرەج ئەندامی کۆمیتەی شەهیدانی پەکە لە باشووری کوردستان بەخێراتن بەیان خان. بەڕێز غەریب محەممەد عەلی ئەندامی کۆمیتەی شەهیدانی پاکەکە لە باشووری کوردستان بەخێر بێن کا غەریب. هەروەها بەڕێز سێنوور شەمحسێن بەڕێوەبەری نوێنەرایەتی خۆسەری ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان بەخێر بێن. ڕا بەڕێز قانە خەلیل ئەندامی گەنجانی وڵات پارێزمان لەگەڵای بەخێراتن کاقانە. بەڕێز مامۆستا ویژدان نورەدین ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاک بەخێراتن مامۆستا. هەروەها کاک شۆڕش خدر ئەندامی کۆمیتەی ئازادی بۆ ئۆجەلان کاک شۆڕش بەخێر بێت. کاک شۆڕش مای کار لای خۆتانەوەیە. من دەمەوێت لەو پرسیارە دەست پێ بکەم کە ئەم گۆشەگیریە بۆ هێندە دژوارە کرێ هەر لە ساڵی 1999 ڕاستە سەردەمی قۆناغی دانووسان هەبوو، هەندێک دیدار هەبوو لە نێوان با بڵێن ئۆجەلان و شاندەکانە پارێزەرانە، بەڵام دیسانیش قۆناغ بە قۆناغ جیاواز گۆشەگیری هەبوو. ئەم گۆشەگیریە بە بۆچوونی بۆ بۆشی و توندا لەسەر ڕێبەر ئۆجەلان لەلایەن دەوڵەت تووشیا پیادەکرێت. ئەمە چه سیاسەتێکی تایە؟ زۆر سپاس. من پێم وایە ئەگەر مانوێ وەڵامی ئەم پرسیارە بینەوە دەبێت جارێ بگەڕێن بۆ مێژووی دروستبوونی دەوڵەتی تورکیا. ئایا دەوڵەتی تورکیا سیستەمێکە؟ ئەمە پێم وایە دەوڵەتی تورکیا هەر سیستەمی سیاسی دەوڵەتی تورکیا لەسەر بنەمای تۆتالیتار، لەسەر بنەمای شێوازێکە دژی هەموو نەتەوە پەرستیەکە. ئەوەی کە لە دەوڵەتی تورکیا پەیڕۆ دەکرێت تەنها بڕابوونە بە دەوڵەتی و بە نەتەوەی تورک. لەبەر ئەوە هەتا ئێستاش دەوڵەتی تورکیا ئەم سیستەمە پەیڕۆ دەکات. بۆیە ئەوەی کە بەلای تورکیاوەکە زۆر گرینگە ئەم گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان زیاتر چڕ بکاتەوە نەهێڵێ ئازاد بێت. هەڵبەتە ئەوەش لەسەر بنەمای ئەوەی کە تا ئێستا ڕێبەر ئۆجەلان بەدەر لەوەی کە وەکو سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان وەکو دەکرێت وەکو ئێمە وەکو بیرماندێک بیناسین خاوەن پرۆژەیەکە تۆ من بۆ خۆم دەتوانم ناوی بنێم پرۆژەی چارەسەری سەدا بۆ نەتەوەی کورد و بۆ نەک تەنها بۆ نەتەوەی کرد بگرە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوین. لەبەر ئەوە دەوڵەتی تورکیا هەمیشە لەسەر ئەو خاڵە کەمە خاڵی لاوازی دەوڵەتی تورکیا کە لە بەرامبەر ئەوە دەکا خاڵێکی بەهێزە بەدەست نەتەوەی کورد کە ئەوەش بوونی کەسایەتی ڕێبەر ئۆجەلانە. دەکرێت ئێمە وەکو نەتەوەی کورد کە جەخ لەسەر ئەو بکەینەوە کە ئێمە هەتاکو بۆمان بکرێت کە فشار لە دەوڵەتی تورکیا بکەین بە یەکێتی نەتەوەی بە یەکێتی نیشتیمانی کە
بتوانین ئەم ڕێبەرە ئەم بیرمەندە ئازاد کەین و چکە ئێمە پێمان وایە کە کلیلی چارەسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کلیلی چارەسەری بۆ ناوچە بە تایبەتی بۆ نەتەوەی کورد تەنها لە ئیمراڵیە و لای باشە بیرمەندی گەلی کورد ڕێبەرەوە جالان یەمە لای جنابتان دەستان خۆش بێت باشە بەڕێز ویجدان تو چی قازانج کرد بە گۆشتێکی یا ڕاستتر بڵین چی بەدەستخستەوە ئەمە چەند ساڵە ئەم سیاستە بەڕێوە بە دوان جارژۆک و پێشەکەی واسم کرد ئاگرێکی ئیمراڵی بەرداوە تامان خەڵکی کورد ئەو ڕۆژاتە سەرشەقامتیان تورکیا دەوڵەت تووشی ئەمە ئاگری لە خۆی بەرەدا مەبەستم لەوەیە تووشیا چی دەستکەوتۆ لەمە چی سەرکەوتۆ لەمە دەستگیرکردنی بەڕێز عەبدوڵڵا جەلان ئەگەر وەکو جەستەیەک بێت بەڵام وەکو ڕوحی و نەیتوانێت کۆنتترۆلی بکە ئەمەش بووە هۆی ئەوی کەوا تورکیا بە هەموو شێوێ پەلەقاژەی ئەو بکە کە ئەم دەنگە کە بکاتەوە بۆ چونکە ئەمڕۆ لە هەموو دنیاە تیۆرەکانی ئۆجەلان بۆتە چەقی شۆڕش بۆتە چەقی وەرگەڕانی لە دەسەڵاتێکی ستەمی سەرمایەداری قۆڕحکاری کۆمەلگا بۆ دەسەڵاتێکی ئازادی خوازانە و کە تیایدا تاک بتوانێ بۆ ژیانە سروشتەی کە هەیە بتوانێت پەیڕەوی بکایە خۆ تایدا بژی و لە هەمان کاتیدا ژن بتوانێت ئەو دەنگە ڕاستەی کە هەیە لە ناخیا بهێنێتە دەرەوە ئەمە خۆی بۆ خۆیە بەڵام ئایا تورکیا چ سوودێکی وەرگرتووە لەوەی کەەوە ئۆجەلانی گرتووە تورکیا بەگرتنی ئۆجانان ئەو پێی وابوو ئیدی پارتی کرێکارانی کوردستان کە ڕابەرایەتی ئەو پارتە دەکا بەڕێز ئۆجەلان ئیدی بەرەو سستبوون ئەڕۆ بۆ چونکە لە پارتە کلاسیکەکانە هەمیشە کاتێکە سەرۆک ڕابەرەکەیان دەستگیر ئەکرێت ئەم پارتە وردەوردە بەرەو پەرتەوازە بوون و بەرەو کاڵبوونەوە ئەڕوا ئەمە پێشینە تەجروباتی پێشینەمان زۆر هەیە لەم حاڵەتە بەڵام بە پێچوانە پەکێکە توانی وەڵامی ئەمە بداتەوە و لە دوای گیرانی ئۆجەلان زیاتر و زیاتر بەهێز بوو و ئەم ڕۆژ بەڵگەیە بۆ ئەوەی کە وەڵامی ئەوەی کە لە ڕۆژئاوای سووریا بڵێن ڕۆژئاوا ڕوئەدا هەم بە شێوازێکی کە وەڵامە دەوی ڕێگەی دیر بدۆزێتەوە بۆ ئەوەی بتوانێت ئەم دەنگە کە بکاتەوە ئەم ڕوحە کۆتا پێ بێنێ و لە هەمان کاتە ئەگە تەحلیلاتێکیش بۆ سیاسەتی تورکیا بکەین دەبینی تورکیا بەرەو کۆتایی بوون ئەڕوا ینی بەواتایەکی تر خۆری ڕۆژئاوابوونی تورکیا لە ئێستادا بەدی ئەکرێ بۆیە دەبینین کەوا ئێستا لە ئیدلیب لە ڕۆژئاوای سووریا دەبینین ئەو کێشەی هەیە لەگەڵ رووسیا لە هەمان کاتە لە ناوخۆشیە ئەم دۆخێک دروست کردووە لەگەڵ جیهانە لەگەڵ جیهانیشە ئەوە بەلایەکی دیکە لە هەمان کاتە ئێبێ ئەو خاڵش ئێمە فەرامۆژ نەکەین کاک سەلاح هەمیشە دەسەڵاتی داگیرکاری فاشیزم هەوڵیاندا ڕێبەرانی کورد بە هەر شێوازێک بێت تیرۆر کرد ئیدی تیرۆری جەستەیی بێ یا خود ڕۆحی بێ ئێمە لەم خاڵیان تۆزێک ئەبێ بترسین ئایا ئەمە پیلانجیێڕێک نەبوو بۆ ئەوی بتوانێتەوە بە تەواوەتی وکو جەستەش کۆتایی بە ئۆجەلان بێنێ بۆ ئەوەیەکەوە دەبینین وەڵامی گەل و وەڵامی هەموو تاکێکی ئازادی خوات ڕژانە سەر شەقامەکان ئەمە خۆی بۆ خۆی ئەوەشی سەلمان دۆجاری کە ئۆجەلان کە ڕێبەری گەلانە نەک ڕێبەری تاکردنەوەی کە کووردە زۆر باشەکە قانە منە پرسیارم لە مامۆستاویژدان کرد کە تووشیا چی قازانجکۆیان چی دەستکەوتەوە بەڵام ئەگەر ئێوە پرسیار ئێوەشکەم کە تووشیا دەیەوێت چی دەستکەوێت مەسەلا تووشیا دەیەوێت بۆ گۆشەگیرێت چی بکە ئەتوانێتی شۆڕش بێدەنگ ئەتوانێتی خەڵک بێدەنگ ئەتوانێتی پەکەکە زەعیفکە لاوەز بکە مەسەڵەن تورکیا دەیەوێت چی سیاسەتێ بکە لەسەرەوە ڕاستە و مامۆستا ویژدانی ئیشارەتی بۆ خەڵەتەکە هەموو شۆڕشەکان هەنی تەجروبەی مێژوو بکەینەوە بەشێک لە شۆڕشەکان بەگرتنی یاخود بە گوشتنی سەرکردە یاخود کەسی وەکو ڕێبەر پێشەنگاتی کردو بە کۆچنیان بە دەستگیرکردنیان کۆتایی بە شۆڕشەکان بەڵام ئینسانە بێ بکەوێتە درەکردن بە جیاوازی کە شۆڕشی پەکێکە جیاواز هەر شۆڕشێکی در شۆڕشێکی فکری و زیهنی بوو و شۆڕشە بوو لە بناغەوە خەریکی دروستکردن و ئاواکردن و بیناکردنەوەی تاک بە تاکی کۆمەلگا بوو و لەسەرەوە ئەساسش توانی سیستەمێکی ئەلتەرناتیڤ نەکتەنیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو بۆ هەموو جیان پێشنیارکە ینی پێشی بخات و پیشانی داویش بە ڕێبەرایەتیکردن عەبدوڵڵا جەلان هەنی ئەم کەسایەتیە کە توانی پەردە لەسەر تەواوی ناشرینی و پیسی و قێزەونیەکانی سیستەمی دەوڵەت نەتەوە هەڵماڵێت و توانی لە بەرامبەریشە سیستەمی نەتەوەی دیموکراتیک پێش بخات ئەمە بۆ خۆی گەورەترین زەنگی مەترسی بوو لەسەر تەواوی دەوڵەتە زلێزەکانی جیهان کە ینی ئەمە بێ دیسان ئەو ڕاستی بیر بێنینەوە کە تورکیا بۆ خۆی بە تاکی یاخود بە تەنیا توانای بەدیلگرتن یاخود ئەو بەرەوبرنی و پیانیجارێنەوە دەوڵەتی گەورەی نەبوو لەسەر کەساتی ڕێبەراپۆ
ینی ئەنگە لە کۆمێکی نێو ئەو گەلە کۆمەکە و پلانگیاری کە لەسەر ئەو ڕاستە. بڕێوەچوو ینی کە لێرە بەدرک بۆ بکرێتەوە دیسان بۆچی ئەم دەوڵەتانەی تریش لەگەڵ ئەمان بەشدارە گرنگە. لە پلانگیارە لە بەرۆی ئەبێت دەستخینە سەر و خاڵی کە سەرۆک ئاپەوە بە تەنها دژی دەوڵەتێکی فاشیزم یاخود دەوڵەتێکی نەتەوە پەرست شۆڕشی بەرپان نەکرد بەڵکو لە بەرامبەر هەموو ئەو زیهنیەتە یاخود هەموو ئەو سیستەمە دەوڵەتەوانی لەسەر ئاستی جیهان بناغی خوانیان لەسەر ئەوە ساسە پتەوە کرد یاخود بەردەوامکردنی بەڕێوەبردننی ڕژێم و سیستەمەکەی خوانیان لەسەر ئەوە ساسە بەرەوەبر بە لە ناوبردن یاخود بە توانەوەی نەتەوەکانی لە ناو سیستەمێک یاخود لە ناو جوگرافیای دەوڵەتێکدا هەموو ئەمە ینی زەنگێکی مەترسیدار بوو بە تەواوی دەوڵەت ینی ئۆجۆمەستەوەی ئۆجلان خاوەنی سیستەمێکی بەدیلە سیستەمی ئالتەرناتیڤ نەکتەنیا بۆ وڵاتی ناوڕاست بەڵکو بۆ تەواوی جیهان لە بەرامبەر ئەمەشدا دیسان تورکیا کەمی هێنا بۆ نمونە تەواوی دەوڵەتانی دنیا کەمیان هێنا لەوەی کە لەسەر ئەساسی تەجروبەکردنی شۆڕشەکانی پێشتری کورد بە هەمان خیاڵ پێیان وا بوو کە بۆ نمونە بەدیلگرتنی ئەم کەسایەتە توانرێت شۆڕشی پەکەکە لە ناو ببرێت بەڵام بخۆی ینی هەم ئەو کەسایەتیانەوە هەواڵانی کە بەدەستی ڕێبەراتی سەرۆگاپ و پەروەردەکران یاخود لە ئاکادمیەکانی پاکێدا پەروەردەکران توانیان وەڵامێکی تێرکەر بە پراپری قۆناغی خۆیان بدەنەوە کە توانیان دیسانەوە پەکەکە لە قۆناغی پلانگیێر و لە قۆناغی لە ناوبردن و تەسوێگرێتەوە بەرنا ئاسێکی زۆر بەرزتر توانیان ئاستێکی زۆر باشتر پیشاندن کە ئەمەش بۆ خۆی تورکیای شۆ کرد کە هەوڵی بمبورە ئەوەش باشین هەوڵیاندا کە لە ڕێگەی ژاراویکردن کەسایەتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجلان ناوبردن دواتر هەوڵیاندا لە ڕێگای لەسەندن یاخۆ دەستکاریکردنی بەرگری نامەکانی سەرۆکایەتیدا دەستی وەردانکەن دواتر هیچ کام لەمانە ئەنجامگیر نەبوو چونکو کەسادی ڕێبەر بۆ چەند لە زیندان تەواوی کۆمەڵگا یاخود تەواوی کورد لە هەر پارچەیەک تەواو پشتیوانی ئەم کەسایەتیان کرد و بەتەنیا نەهێڵدراوەتەوە لە زیندان زۆر باشە کاکانە ئەمە نێمە لای جەنابەت هەر لەسەر خاوەنداری بەتایبەت گەنجان گرنگە باشە بەڕێز نورشەن شتێکی باڵەمەرۆ دیکشێنێ دەوڵەتی تورکیا هەرتم لەسەر ئاستی دەرەوە کو تەنگاو دەبێ لە هۆندوردا دەردەخە مەسەن هێرش لە هۆندوری خۆدا هێرش لەسەر ئازادی خوازا دکا لەسەر شۆڕشی کوردان لەسەر دەموکراتی خوازان ئەان داوی دایژی مەدید مەسەن لە ئیدلب بوو لە سووریا بەگشتی حتا لە لیبیایژی سیاسەتی وی کە تەنگاو بوو بۆی ئەوەی فشاری خۆ لەسەر ئیمڕاڵی زێدە کردە هەندی چیت بێژنوی چوارچێوێدا یعنی دەستپێکێدا گەرەک مەرۆ زانبێ و تورکیا تەنێ وەک حرەسەکە لەبەر ئیمرالی یعنی نەب دەستی تورکیا تەنێ ڕێبەر ئاپوکەتیە دیلکەتیە گرتن ئانژی د ئیمرالی داهاتیە زیندانی داهاتیە گرتن تورکیا تەنێ یعنی جهتێکی تەنفیزیە ji بووی ku ev komploya li ser gelê Kurd û li ser rêber Apo werê meşandin yanî dewletên ku destê xwe di hindir vê komployê de hene xuyane zaten em çend cara jî yanî em her tim em dibêjin Amerîkaya dewletên hegemoniyên dunyayê ne di serî de İsraîlê Brîtanyayê û ew dewletên ku hemû destê xwe di nav komployê de hene ji bo wê jî Tirkiye tiştê ku di îmralî de dibe ne tenê bi destê Tirkiye an jî bi nêrîn û biryara Tirkiye werê kirin wê her tim yanî nêrînên destên dewletên komploger wê tê de hebe ji bo wê jî em her tim dibêjin di hindir îmralî de her tiştê ku dibe yanî ev şewata dawiyê ku çêbûye an jî yanî em dibêjin yanî pelek darê di hindir îmralî de heger bil yanî werê livandin jî wê destê dewletê û destê dewletên hegemon jî tê de hebe Tirkiye her tim demê tengav dibe an jî di siyaseta xwe ya hindirîn da tengav dibe destê xwe davê jê du tişta yan derve yan jî doza gelê Kurd an jî doza Partiya Karkerê Kurdistan an jî doza Ocalan bixwe yanî doza Ocalan doza ne tenê gelê Kurd e doza gelan bigiştiye doza demokrasiya li Tirkiye û li rojhilata navîn û li dewletên herêmê ye ji bo wê jî yanî ev siyaseta Tirkiye îdî hatiye naskirin îdî her kes dizanê gelê Kurd jî ji vê ne yanî ne di xefletê de ye gelê Kurd baş dizanê ku kengî Tirkiye tengav bûn ha Tirkiye em bêjin li Libya pir tengav bûye li Idlibê li hember yanî nedixwast li hember Rûsa beramber were
ئەمە بەنجبوور بووە لە بەرامبەری رووسیا دەرکەتیە یعنی خەسارەتێن تورکیا مەزم بوونە هەم لە سووریا هەم لە لیبیا هەم لە دەولەتێن دەردۆر ji bo wê jî xwestiye ku çawa bike yanî nêrîna gelê Kurd binêre heger gelê Kurd helwesta wê çi ye helwesta gelê Kurd li hember va giriyarên ku li İmralî derketine an jî şewata ku bi zanebûn derketiye çi ye tabî bersiva gelê Kurd û bersiva yanî dostên gelê Kurd hat xuya kirin ku çawa tiştekî biçûk jî li İmralî bibe an fişarekî an jî tehdîdekî li ser jiyana cesediya rêber apo bibe wê helwesta gelê Kurd jî helwestekî pir tund be helwestekî mezin be û hat xuya kirin yanî li hemû her çar parçeyên Kurdistanê û li dewletên derve jî xuya bû ku bersiva gelê Kurd çi ye ji bo dewleta Tirkiye yani em bi giştî dikarin bêjin niha dewleta Tirkî pir di tengavekî mezin da ye û nizane çawa xwe jê derxîne باش ez paşî li ser meselê tengavbûnê wî li ser astê Sûriyada zêdetir bi wera baxfim û rolê Öcalan jî bo çareserî wekî ew ê alternatîvî ku derxistiye çi ka xerîb meselen heta ax car ew agirî li İmralî kewtewe ku berdawamî planjêrî bi navê kin ew planjêrê newtûnû heta êsar berdawamî heye li ser goşegîrkirdin be وەکو هەواڵاوتیان هەوڵی لە ناوبرنی فیزیکی بەڕێزژەلان حتا ئەو داگیرکاریش کە لەسەر ڕۆژاوی کوردستان و بردومانە سەر باشووری ئێوە چۆن شرۆڤەیەکەن بەردەوامی ئەم پلانژێڕی کە هەیە ئێستا بەردەمی پلانجاری سەرۆک لە ناوتونەوە کە بەردەوام تا ئێستا ئەم ئەگەر کەوتنەوەی ئیمرالی تاوان تاواکەری ئەو بەرنامەیە پلانجاری سەرۆک بوو چۆن پلانجارەکان لە ڕۆژ ئەوە هەیە بۆ سەر داگیرکردنی کورد قەت و عامکردنی گەلی کورد تورکیا دایما لە هەوڵی ئەوەیە کە دەنگی گەلی کورد بکاتەوە تاکە ڕێگا چارەسەری بۆ ئاشتی بێ بۆ ڕۆژهەڵاتی نەوەڕاست تەنها لە ئیمرالی و لە فکری سەرۆکەوەیە بۆیە ئەویش ئەم کاردانەوە دەکات کە گوایە تا چەند گەلی کورد خەواندارەتی لە سەرۆکەکەن لە ڕێبەری گەلی کورد دەکەن تەنها ئەو کار دەکات بۆ گەلی کورد نەبەڵکم بۆ باشکارایەتی شتێکی گرنگە ئەوت ئێوە چارەسەری ئاشتی لە ئیمراڵێ مە بەسەوەی تورکیا دیارە تورکیا کابە چارەسەری ئاشتی ناوێ نا بێگومان تورکیا چارەسەری ئاشتی ناوێت ئەنی ئەوە لە فازمی خۆی بیر دەکاتەوە کە هیچ نەتەوەیەکی قبوڵنی غەیری خۆی ئەوە تەنها خۆی قبوڵە هیچ نەتەوەیەکی قبوڵنی و قبوڵی ئاشتیشی نیاگە قبوڵی ئاشتی هەبوایە و بیستە هەنگاوێک بنێ تەنها هەنگاو بەرەو ئاشتی بنێ ئەبوو ئاشتی دەبوو مەجال هەبوو فرسەتی باش ڕخساوە سەرۆکی لەوەتی هەیە تا ئێستا هیچ کاتی حەزی لە بۆ نەکە دۆ خوێنی زیاتر بڕێژێ خەڵک بکوشتێ شەهید ببێ ئەمیش هەموو هەوڵی ئەوەی دا کە ئەم خوێنە نەڕێژێ گەلێک لە ناوسێ و خەڵک مرۆڤ وەکو ئەوکو مرۆڤ بژی ئازادانە بژی ئازای تاک هەبێ بۆیە ئەم خەباتەی درێژە پێداوە ئەوەی کە تووشی ئاوێت ئەوەیە کە ئازادی نایە ئاشتیشی ناوێت لێ ترسێ کەوابێ ئەوەی هەمیشەڵێن ئەلان هەمیشە دیکتاتۆرەکان لە ئاشتیە ترسن باڵ بێگومان لە هەموو شتێک ئەوان لەوە دەترسن یعنی ئەوان لە ئێستا لەوە مردنی خۆیان لەوە دەبینەوە ئەگەر ئەو ئاشتیە بەرقەرار بێت تەماسەرۆک ئەوەی کە دەکات ئەوان مردنی خوانی تیا دەبینەوە بۆیە قبوڵیان نییە ئاشتیە ترسەکە لەوێ زۆر ڕاستە دەست خۆش بێ بەڕێز بەیان دەوڵەتی تورکیا و کووتمان لەسەر ئاستی ناخۆش کاتێک کە تەنگاوە بێت هێرشەکات هەم بۆ دەرەوە هەم سەر ئاستی ناخۆی دیکە بەبستمەوە ئایا تورکیا توانیەتی حرەکەتی کوردی زەعیفکە بەم سیاستی ئێستای یاخود یا بە پێچەوانەوە بازەوە دەکرێت کە سەرکەوتنی حرەکەتی کوردی لە ڕووی ئەسکەری و سیاسی و دیبلۆماسی و ڕێخستنی توانیوێتی کە شکست بە دەوڵەتی تورکیا بێنێ ئێواڵن بەڵێ دەست خۆش بۆم بەرنمەیە وەختێک کە ڕێبەر ئاپ و لە ناوەدا دەستگیری کرد دەوڵەتی تورک بێگومان بە دەست پێشخەری نەحەزانی گەلی کورد و ژمنانی گەلی کورد و هاوکارانی بەداخەوە ویستیان گەلی کورد لە ناوبەرن ویستیان تەبگەری ئاپۆچێتی لە ناوبەرنەوە هەموو کادرە پێشکەوتوانەی لە باشوور لە باکوور لە هەر چوار پارچەی کوردستان دەستیان کرد بەوەی کە تیرۆریان بکەن
بەزێ لە مردن ئێمە ژیان ئافرێنین وەکو فکری ڕێبەر ئۆجالان تەمپەرێکی ئاگرین بۆ ڕێبەر ئاپۆ دروست بوو. یعنی تورکیا و دەما ئەگەر ئێمە هەمومان ئەزانین بڵند ئەجەوی تێمە نەمانزانیوە چۆن ئۆجالانیان ڕادەستێمە کردووە. مارتین ئۆڵبرادیش سەرۆک وەزیرانی ئەمریکا بوو کاتە وتی ئێمە نەمانزانیوە کەسایەتێکی بەو ڕەنگە لە مێ ژوان نەبووە بۆ سەرکردەیەک بە هەزاران خەڵک خۆی بسووتێنێ. خەڵک بەبەر چاوی کامێرەکانەوە خۆیان نەسووتان بەبەر چاوی دنیا خۆیان نەسووتان لە بەردەمی سەفارەتەکانە خۆیان نەسووتان. یعنی ئەنواع و ئەشکاڵیان کرد لەبەر ئەو سەرمایە خەڵک ئەی بەست نەئەڕۆشتەوە بەوە نەیان توانی ڕێبەر ئۆجالان بەڵێن لە سێدارە بدەن کەوا بوو فەشەلی هێنا ئەوە جارێکی کە هەوڵی ئەوەیان نایەوە کە ڕێبەر ئۆجالان دەرمان خواردوو بکرد. خەڵک بە هەمان شێوە هاتە سەر جادەکانەوە بە هەمان شێوە تەمپەرێکی ئاگرین دروست بووە بۆ ڕێبەر ئاپۆ. ئێستانش ئەو کۆنگرەی کە لە ئەنقەرەکرا 30,000 خەڵک بەشدار ببێ لە ناو جەرگی تورکایە هەدەپەستەرەکەوێ و دووجار دەنگ ئەدرێ دەنگدانەکانە و هەر بڵین ئاکەپە بن ئەکەوێ. ئەمانە هەمووی مەسیجێکی زۆر خەتەرناکە بۆ تورکیا بۆ ئەمریکا و بۆ رووسیاش خەتەرە. چونکێکم تۆ ئەگەر سەیری ئەوە بکەی لێوە سەیری ڕۆژاوای کوردستانەکەی گەلی کردۆ ببا خاوەن ئیرادەیەک کە ئەمڕۆ ژنان و مناڵی ئێمە بە تانک و زری پۆشەکان و بەربارانیانەکە. ئێمە لە باشووری کوردستانە خەڵکیان بێ ئیرادە کردووە خەڵکیان بێ ئەوە کردووە کاڵن داعش واهات لە هەولێر چۆڵەکرێ سلێمانی چۆڵەکرێ. بەڵام ئەوەی فکری ڕێبەر ئاپۆیە فێری ئیرادەی کردی فێری هێزی کردی ژنانی کوردی کرد بە پێشنگایەتی بۆ هەموو ژنانی جیان. بۆیە ئەوەندە سەخت لەسەر ڕێبەر ئاپۆیە. ڕێبەر ئاپۆ لێدوان ئەیە ئەڵێ من لە ماوەی هەفتەیەکە ئاگر بەست دەکەم لە ماوەی هەفتەیەکە خوێن ئەوەستێنم لە مای هەفتەیەکە شەڕە ئەوەستێنم. بەڵام دەوڵەتی تورک ئەوەی قبول نییە کە ئێمە ئێستا هێزێکی ئەسکەریمان هەیە وەکو هێزی پەکەکەمان هەیە ئەمە تەنها بۆ خۆپاراستنە. ئێمە ئەو هێزەمان پێویستە وەکو گەلی کورد. بەڵام فکرێ ئەو لەوە خەتەرتر کە بۆ تورکیا بۆ رووسایە کە ئێستانە ئەمریکاش کە گڵۆپی سەود بۆ تورکیا هەڵەکەن ئەو ئیرادەیە نییە دەوڵەتی تورکیا بێت لە شنگالەوانێ سەرکردەکانی ئێمە یان لە قەندیلەوە لە هەر شوێنێک بیانەوێ هەر شەرمە بۆ حکومەتی هەرێم لە ئەزمر تیاری بێ فڕۆکەوان هەڵبەتە لەسەر ئاسی ناخۆش قسە لەسەر ئەوەکەین ینی کورد چۆن خاوەنداری بکات با مچمە لای بەڕێز سارا دەستە خۆش بێم ئێمە لای جەنابێت تەوان بەڕێز سارا بەیانخان باسی کۆنگرەکەی هەدەپەی کرد لە ئەنقەرە ئێوە ژۆک و دەوگەری ئازادی ئەندامێ بوون کە میوانداریتان کرا لە کۆنگرە مەبەستمەوەی بپرسم کە ئاتمۆسفەری لە کۆنگرە دەرکەوت ڕەوشێک هەوای لە کۆنگرە دەرکەوت بینرا کە سیاسی دەوڵەت تورکیا سەرکەوتون نەبووە لە کەبکردنی کورد لە با بڵێن سیاسەتی قڕکردن کە هەیە لەو هەموو ڕەش بگیری و لەو با بڵێن سیاسەتە دژە مرۆیانی کە بەڕێوەیە بە حتا لە گۆشەگیرکردنی ئۆجلان لە ئیمڕالیش لە کۆنگرا دەرکەوتۆ کە تەسیری نەبووە. مەبەستمەوەیە بۆ دەوڵەتی تورکیا نەیتوانیوە ینی لەو ڕۆل لەو سیاسەتیا سەرکەوتو بێ لە بەرامبەر کورد. بەڵێ دیارە ئێمە کوشاندێ لە باشوورەوە کە منی ژۆک ژنێکی تەفگەری ئازادی لە کۆنگرا بەشداریم کرد. دیارەوە کۆنگرەیەکی مێژووی بوو. ئەو کۆنگرێوک و هەواڵبیان ئاماژەی پێکە 30,000 کەس زیاتر ئامادەی تیا بوو. کۆنگرەی چواری پارتی دیموکراتی گەلان هەدەپە بوو. ئەتوانین بڵێن ئەم کۆنگرا کەرنەڤاڵێکی دیموکراتی بوو. لە هەموو جیهانەوە کەسانی ئازادی خواز و دیموکراتی خواز تیا بەشدار بوو. لەوێدا بینیمان هەستمان بۆ دەکرد کە فکری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان گەل گرێدراوی ئەو فکرەیە
لە ناو کۆنگرا هەستت بەوە دەکرد کە فکر و فەلسفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان تیا ڕەنگدابەوە چونکە تاکە بیرمەند و فەیلسوف و شۆڕژگێڕە کە لە ئەستێکی باڵادایە ئەو فکر و فەلسفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بۆ پێکەوە ژیانی ئاشتی و ئازادی و دیموکراتی گەلانە بۆیە بینیمان لە ناو کۆنگرا هێژانێکی گەورە ڕوویدا یعنی ئەونەی کە لە ناو کۆنگرا لە دەرەوەی کۆنگرە ئەونەی تر خەڵک ئامادە بوو ئەم کۆنگرەیە لەسەر هەمان فکری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بوو ئەوەی پێوە دیار بوو دیارە دەوڵەتی ئەردۆغان و دەوڵەتی ئەکەپا ئەمەیان پێ قوبڵ ناکرێت کە تۆ لە ناو ئەنقەرەیە لە ناوەڕاستی پایتەختی دوژمنە بتانی کۆنگرەیەکی ئاوا بباستی بەڕاستی ئەوە سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەدەپە لەگەڵ ئەوەشدا لە ڕۆژاوای کوردستان کە کۆنگرەی پێدە بەسرا ئەمانە وای لە ئەردۆغان کرد کە ئەردۆغان تووشی ئەردۆغانی تووشی هێستریان کرد ئەردۆغانی تووشی شێدبوونیە کرد بۆیە وەڵامی ئەردۆغان لێرەدا بەو ئاگرە کە لە ئیمراڵی کردیەوە بەوە وەڵامی هەدەپەی دایەوە دیارە لە ناو کۆنگرەدا ڕاستە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بەجەستە لەوێ نەبوو بەڵام بە فکر لەوێ بوو یەکی وەکو سەلاح دەمیرتاش وەکو یەکی وەکو گوڵتنشناک یەکی وەکو فیکسنداغ ئەمانە هەموو ڕاستە بە جەستە لەوێ نەبوون بەڵام بە فکر هەمویان لەوێ بوون کۆنگرە کۆنگرەیەکی سەرکەوتوو بوو لە هاستی هەموو جیهانە دەنگدانەوەیکی گەورەی بەڵێ لە ئاستی هەموو جیهاندا دەنگدانەیەکی گەورەیە بوو لەگەڵ ئەوەشدا کۆنگرە کراوە بوو کۆنگرە شتێکی شاراوانە بوو لە هەموو تیڤەکان بە بەرچاوی خەڵکەوە کۆنگرە کرا ئەمە خۆی لە خۆیان ئەمە جیاوازە لە ناو کۆنگرە هەستی بە شتێکی تر دەکرد کە لە ناو ئەم جیهانەدا جیهانێکی تر لە ناو کۆنگرا هەستێک دەکرد لە ناو جیهانێکی تردا ئەوە جیهانی ژنبوونە جیهانی ئەو کەسانە تیاجێبێتە لە ناو ئەم جیهانە کە ئاشتی و ئازادی و دیموکراتی بەرپا دەکات لە ناو ئەم جیهانەدا فکری ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانی تایە ئەمە سەرکەوتنێکی گەورە بوو بۆ ئەردۆغان دیارەگەلی کورد سەرکەوتن بەڵێ ئەردۆغان شکستی بۆ ئەردۆغان شکستێکی گەورە بوو بۆ گەلی کورد و گەلی ئازادی خواست سەرکەوتنێکی گەورە بوو دیار بوو هەدەپا پەیامێکی گرنگیاندا بە ئەردۆغان و ئەکەپا وتیان ئەگەر تۆ ئەو بربەستانە ئەخەیتە بەردەستی گەلی کورد و گەلی ئازادی خواست ئێمە نەک هەنگاو بنێن بەسەرەوە بربەستانە بەڵکو ئەو بربەستانە تێکەشکێنی و هەڵیەوە شێنینەوە و بە ئاشکراش کۆنگرەی خۆمان بەستووە و سەرکەوتنی کۆنگرێش ئەوە ڕێیەکی جیهانی بوو کە کۆنگرە سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا ڕاستە ئەو گۆشەگیرەی کە ئەمڕۆ بەسەر عەبدوڵڵا ئۆجەلانە دێت ئەم گۆشەگیرە گۆشەگیرێکی هەم نەئەخلاقیە و ناقانونیشە کە ئەمە لە سیاسەتی دیکتاتۆر و فاشسمەکانە بەڕێوە دەچێت لەگەڵ ئەمە هەواڵانی ئێمە بەرخۆدانێکیان کرد کە ئەوەیش بە پێشەنگی ژن لەیلا گوێڤەند کردی لەو کەمانگرتنێکی وەڵامدانەوەیە بوو کە ئەمەش لە دوای ئەو سەدان هەواڵی ترمانی لە خواردن گرت بە جەستەی خۆیان ئەمە خەباتێکی دیموکراتیانە بوو کە لەیلا گۆڤەند کردی ئەتوانی بڵین شۆڕشێکی سپی بوو لەیلا گۆڤەند کردی بۆی ئەمە سەرکەوتنی ڕاستە سەرکەوتنێکی بەدی کرد چەند جارێک بنەماڵی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و ئەوقاتەکانی واتە پارێزەرەکانی سەردانیان کرد بەڵام بەداخەوە ئەردۆغان و ئەکەبە و حیزبەکانی تری باکوور جارێکی تر ئەو گۆشەگیریان سەپاندەوە بەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانەکان ئێمە ژمای لەو چۆرچیە زیاتر قسەکەین دەست خۆش بم چمە لای کاک شۆڕژ مایکەکە بگاتۆ لای کاک شۆڕژ کاک شۆڕژ ئێوە کۆمیتەیەکن کۆمیتەی هەوڵدان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان بەڵام ئێوە تەنها تاکە کۆمیتە نین بۆ منە سەر ئاستی جیهانیش هەم کۆمیتەی دیکە هەیە هەم جیاوازەوەش ڕێخستنی یا ڕێکخراوی لە کاوانەیەکە مرۆیی جیهانی هەیە ئەگەر تۆ CPT ڕێکخراوی هیومان ڕایتس هۆجێڵی مەسەڵەن ئەمانە هەموو کۆمە ڕێکخراویکن بەڵام ئەوەی جێی تێڕامانە لە بەرامبەر ئەو دۆخە هیچ قسەناکەن ئاتا ئەگەر ئەمە ئۆجەلان نەبێ لە وڵاتانی دیکە فشار لەسەر زیندانێکی سیاسی بێ لە وڵاتی ئەفریقی لاتین ئەمریکا ئاسیاش بێ لێیە نەدەنگ راپۆرتی گەورەگەرەوە بڵاوکەم بەڵام پرسیارەکەم منەوەیە بۆ لە بەرامبەر ئەو فشارایە ئەو گۆشەگیرە سەر ڕێبەری گەلی کورد هەیە بێدەنگن کاک ساڵح کۆمیتەی ئازادی ئۆجەلان هەر لە سەرەتای دروستبوونی لە 2007 لەسەر دوو بنەمای زۆر سەرەکی دروست بوو یەکەمیان جەختکردنەوە لەسەر هەوڵدان و بەرخودان لە پێناوی ئازادکردنی ڕێبەر ئۆجەلان
دوو خاڵی دووەم تا ئازادکردنی ڕێبەر ئۆجلان کە کۆمیتەی ئازادی ئۆجلان دەبێت ئێمە دڵنیابین لەوەی کە تەندروستی ڕێبەر ئۆجلان ئەبێ بە تەندروستیەکی باش و بە سەلامەتی بمێنێتەوە تا ئازادکردنی لەبەر ئەوە کە ئێمە کۆمیتەی ئازادی ئۆجلان بە کۆمیتەیەکی نەتەوەی ئەزانی و خۆمان بە ئەرک و بەرپرسیارەتی دەخینە سەر ئەستۆی خۆمان کە خاوەنددارێتی لەم ڕێبەرە بکەین و داوا لە هەموو نەتەوەی کورد دەکەین لە هەر چاپارچەی کوردستان لە ناوخۆ لە دەرەوە کە بتوانین هاوکار و پشتیوانیمان من وەکو بەڕێز دوێتێت کە ئەم کۆمیتەیە تەنها کۆمیتەیەکی لۆکاڵی نییە لەسەر ئاستی جیهانیشەیە ئێمە وەکو کۆمیتەی ئازادی ئۆجلان من بۆ خۆم وەکو ڕێی شخصی خۆم وەکو ئەندامێکی کۆمیتەکە ئۆنە بڕوان بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ نییە چکە من پێم وایە هەموو ئەم ڕێکخراوانین بە لە چەتری مافی مرۆڤ و نێتەوە یەکگرتوەکان و ئەمانە من بە دروستکراوی دەوڵاتی زلهێزەکان و ڕۆژئاوا سیاسەتی سیاسەتێکە باڵێ کە دەتوانین لەژێر چەتری ئەم مافی مرۆڤ 1001 شتی تر لە پێناوی ئەجەندا و سیاسەتی خواندا بیکەن بۆ نمونە کە ئەمەی کە لە ڕۆژ ئاوای کوردستاندا دەگوزارێت کە هەتا ئێستا بە سەدان هزار ئاوارە و خوێن دەڕژێت دەتا ئێستا هیچ وڵاتێکی زلهێز نایتوانیوە لە بەرامبەر ئەوەدا هەڵوێستێکی مرۆڤایەتی هەبێت یعنی ئەم سیاسەتەی کە وڵاتانی زلهێز بە تایبەتی ئەمریکا و رووسیا و تورکیا و وڵاتە با بڵێن هەرێمیەکان تورکیا و ئێرانیش دوورە لە هەموو بەهایەکی ئەخلاقی و ئینسانی و مرۆیی بۆیە ئێمە وەکو کۆمیتەی ئازادی ئۆجلان لە سۆنگەی هەستکردن بە ئەرک بەرپرسیارەتی خۆمان هەتاکو ئازادکردنی ڕێبەر ئۆجلان لە هەوڵدا دەبین لەسەر پێیاندا دەبین و هەتا ئازادکردنی ئۆجلانیش ئێمە لە هەوڵدا دەبین بۆ ئەوەی کە تەندروستی ڕێبەرەکەمان کە بە سەلامەتی بە تەندروستێکی باش بمێنێتەوە یعنی ئێوە پێتان وایە ئەو پرسیاری دیکەش بکەم ئەم ڕێکخراوە جیهانیانە ئەگەر سیاسەتێکی نێودەوڵەتی ئاراستەیانەکە ئەوانی بە پێ و تەوازنە سیاسیانە ئیشەکەن ڕاپۆرتیان هەموو کار و شتێکیان کاوبێ هیچ ئەمە لەلایەک ناسەر بەخۆبوونی ئەوان دەسەلمێنێ بەڵام کاوابێ لێران گەلی کورد خۆی ئەبێ چی بکات ئەمە مەسەلەکەی جا خۆی گرنگی پرسیارەکە ئەوەیە ئەبێ کورد خۆی چی بکات من پێم وایە یەکێ لە خاڵە بەهێزەکانی نەتەوەی کورد ئابوونی ئەو پرۆژەیە کە بەڕێزت وەڵامەکە لە من دەوێت کامە ئەوەیە ڕێبەر ئۆجلان ئەم پرۆژەی تەرح کردووە بۆ پێکەوە ژیان یەکتر قبولکردن بۆیە هەمیشە دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەتێکی ئاپارەتایت کە سیستەمی ئاپارەتای پەیڕۆ دەکات دژی هەموو نەتەوەیەکە ڕێبەر ئۆجلان هاتووە هەموو بەرامبەر ئەمە بەدیلی دانەوە ئالتەرناتیڤێکی هەیە کە بۆ هەموو تەنها بۆ نەتەوەی کورد نییە بۆ عەرەبە بۆ کوردە بۆ چەرکەسە بۆ ئەرمەنیە بۆ هەر نیسانێک کە بێت بە ئازادی بژی لەبەر ئەوە ئێمە پێمان وایە ئەوەی ئەو ئەلتەرناتیڤی ئەو بەدیلێک کە ڕێبەر ئۆجلان دایناوە ئەمە وەڵامی هەموو ئەو ڕێکخراوانەیە کە دەداتەوە کە بانگەشەی مرۆڤ بوون و بانگەشەی مافی مرۆڤ دەکەن باڵێ ئێمە پێمان وایە نەتەوەی کورد دەبێت هەمومان وەکو ئەرک و بەرپرسیارەتی خۆمان هەموو لەسەر پێیان بین چکە ئێمە پێمان وایە کە پرۆژەی ڕێبەر ئۆجلان وەڵامی هەموو ئەوانە دەداتەوە کە لەژێر چەتی مافی مرۆڤ بانگەشە دەکەن پێویستە هەموو خاوەنددارێتی لە پرۆژێ بکەین دەست خۆش بێت مامۆستا ویژدان سەبارەت دیسان بە سیاسەتی هێزی نێودەوڵەتیەکان ئەمە شتێک بڵێم هەڵبەت لەسەری کوردی زیاتر قساکەین بەڵام لێرە مەبەستمەوەیە کە فکر و پارادایمەکانی ئۆجلان بۆ چارەسەری باس بکەین دوێنێ پێرێ ڕێکەوتنێک لە نێوان تالیبان و ئەمریکا ئیمزا کراوە بە حساب تالیبان ڕێکخراوێکی تیرۆریستیە لەسەر لیستی تیرۆری جیهانی ئەمریکا بەخۆ تالیبان قسەوە لیستی لێرە تالیبان چەندین جولی ئەمریکی کوشتووە مەبەستمەوەیە چەندین جەریمەی گەورەشی کردووە بەر چاوی دنیا هەموو دنیا ئەما بینێ مەبەستمەوەیە بەڵام ئەمریکا لێرە هەڵەسێت ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئیمزاکە وەکو هێزێکی ئاشتیخواز ئەو هێزێکی کۆنە پارێز بێزێکی ئاشتیخواز بێناساکە و بڕیاری ژا لە لیستی تیرۆری بینێت دەرەوە بەڵام لێرەدا بە پێچەوانەوە کورد نەشر لەگەڵ ئەمریکا کردووە بەڵێ بە هاوبەشی شەڕی تیرۆریان کردووە بەڵام بە پێچەوانەوە کوردۆک تەروریست سابەکە قیادەیەکی سەرکردەیەکی ڕێبەرێکی گەوری کوردی ڕێبەر ئۆجلان وەکو تەروریست مەخابن بناوەکەمە بەستمەوەیە لێرەدا ئەم دووستاندارتیە چییە مەسەلە ئەو فکر و تێزانی ئۆجلانە وەکو سیستەمی بەدیل بۆ چارەسەری ئەو سیستەمی کە ئەوان وەکو با بڵێن
ئەوەی باسەکرێ با بڵێن سیستەمی هەژەمۆنی جیهان لە ناوچەکانوێ پیادەیکەیان چییە مەسەلا؟ یەکەم لەسەر مەسلەی تالیبان و ئەمریکا ئێمە زانی تالیبان چۆن دروست بووە و هۆکاری دروستبوونەکەی چییە و دواتر چی بووکەوە بۆ هێزێکی معارەزە بەرامبەر بە هێزەکانی ئەمریکا ئەمە خۆی بۆ خۆیان ڕوونە ینی ئەمە بۆ خۆی دروستکەرێکی گروپێکی دروستکەری دەسەڵاتی ئەمریکا بوو بۆ کاتێکی زەمەنی و مێژوویەک توانی ئەوەی کە بیوێ ئامانجی لێ بەدی بکرێت و دواتر ئەم هێزە بۆ هێزێکی بەرهەڵسکار بەرامبەر بەخۆی لە کاتێکە کە ئەم هێزە بە گروپێکی ئاشتی خوازانە ناو ئەبرێ بەڵام ئەگەر 24 کاتژمێر پێش ئەوە بڕۆیتە دواوە دەبینین هێزێکی تیرۆریست بوو ئەمە خۆی لە خۆیە دوو ڕووی سیاسەتی ئەمریکا پیشانەدا لە کاتێکە کە پێویستی بێت و بەرژەوەندی وای بخوازێت دەتوانێت کە بە ئیجابی بیر بکاتەوە لە کاتێکیشە کە بزانێت بەرژەوەندیەکانی بۆ ئاراستە ناڕوا لەگەڵ هێزی بەرامبەر دیتر هەموو تۆمەتێکی یاسایی و قانونی بۆ ئەو دەسەڵاتە دروست ئەکا لە بەرامبەر بەمایە ئێمە دەبین کەوا تالیبان ئەگەر وەکو هێزێکی فکر چقبەستووی کلاسیک لە نەمەنتیقی ئەفغانستانە ئەبیندرێ ئەمە هیچ دەهێنانێکی بەدوای خۆیان هێنا غێری کاولکاری نەبێ و ئەم کاولکاریش خزمەتی بە بەرژەوەندەکانی ئەمریکا ئەکرد بۆ چووکە بوونی ئەوانە درێژە پێدانی هێزەکانی ئەمریکای ئەکرد لە ناوچەکانی ئەفغانستان ئەمە ڕوونە و ئەیش مەبەستی بکەن و ناوچانە بمێنێتەوە بۆ ئەمانە زۆر یانیاڵێ شرۆڤەی زۆری بەدوا خۆ ئەهێنێ بەڵام من ئەمێ لێرە بۆستم بێمە بۆ لای ئەو دژایەتیکردنەی ئەمریکا بۆ تیۆرەکانی ئۆجالان یاخود بۆ ئەو هەڵوێستی کە بەرامبەر بە ئۆجالان هێن بە پێچەوانەوە ئێمە ئەتوانین بڵێن براوردێکی زۆر لە یەک جیاواز ئەبینین لێرە تیۆرەکانی ئۆجالان خزمەت بە بەرژەوەندەکانی ئەمریکا ناکا چووکە تیۆرەکانی ئۆجالان تاک سەر لە نوێ ریفۆرم ئەکاتەوە و تاک ئەگەڕێنێتەوە ناو کۆمەلگا و کۆمەلگا لەسەر بنەمایەکی یەکسانی خوازی نەتەوایەتی جیاواز لە ئەجەندا و نەتەوایەتی و ڕێگەسپەرستی و ئاینی و جیوچی دروست ئەکا ئایا ئەمە بەرژەوەندیەکانی داگیرکەر یاخود بڵێن دەوڵەتە زلیێزەکان وەکو خۆی هێڵێتەوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست نەخێر بە پێچەوانەوە تاکێک دروست ئەکا کە پەنجە بخاتە سەر کەم و کوڕەکانی ئەو دەسەڵاتە ئەمان ئەمەیان ناوێ بۆ چووکە دژی ئەبن چووکە تاکێکی ئازادی خواست دژی دەسەڵاتێکی ئیمپریالیزمی ئەوەستێتەوە ئەمە خۆی بخۆی ڕوونە لە کاتێکە کە هێزی کوردی لە ڕۆژ ئاوایە بوو بە هێزێکە پاڵپشتی ئەمریکای کردووە توانیە پێکەوە کۆتایی بە پرۆسەی داعش کە ئەتوانین بڵێ مەترسنترین زەنگی تیۆری نێودەوڵەتی و ترسناکترین چۆنان تاریکترین سیستەم و ئایدیای بەدوای خۆیان ئەهێنا هێزەکان توانیان ئەمە بسەلمێنن و لە هەمان کاتە کورد طبعاً بە پەروەردەبوون بەسەر ئەو تیۆرە ئەوەی سەلمان کە ئێمە هەمە هێزێکی ئاشتی خوازین و هێزێکین جی کۆنەپەرستی ئەوەستینەوە و هێزێکین لە هەر شوێنێک کە خزمەتی ئەجندای نەتەوایەتی و تاکی ئینسانیت بکە مرۆڤایەتی بکە ئێمە ئامادەین کەوا دەستی هاوکاری برێ بەڵام دەبینین لە دوای پرۆسەیەکی دوور و درێژ ئەمریکا ئەمەی وەستان و ئەتوانین بڵێن بە شێوازێکی کە پشتی کردە ئەم پرۆسە و ئەم ڕێکەوتنە ئەمە کەواتە لێرە ڕووی دی سیاسەتەکانی ئەمریکای پیشاندا بەوەی کەوە ناوێ ئەو دەنگە ئازادی توخوازە دروست ببێ و ناوێت تاکێک دروست ببێ کە بیێ مافەکانی خۆی بسەنێ و هەمیشە کار لەسەر ئەو ئەکات ئەگە چەمکی دین بگرێت ئیسێغلالی ئەکا لە پێناوی بەرژەوەندەکە ئەگە چیمکی نەتەوەگەری بگرێ ئەگە چیمکی ئابووری بگرێ ئیدی ئەمانە هەموو پەیڕەو ئەکا لە پێناوی مانەوەی خۆی و هیزری خۆی لە ناوچەکەی دەست خۆش بێ کاقانە من بەرلەوەی باز لە خاوەنداری گەنجام بکەم لە ڕێبەرۆجەلان ئەمێ پرسیار لەوە بکەم کە گەنجان چیان لە ئەوجەلان چی لە ئەوجەلان فێر بوون و ئەو چی داوە بە گەنجان و خۆیڵێ شۆڕشێکیان بە گەنجی بەو شێوەی دەست پێکرد تا حاڵی ئێستا بڵێ ئەنی ئەوەی کە کەسادی ڕەبەر عەبدوڵڵاهجەلان بە خۆی خۆیڵێ ئێمە بە گەنجی دەستمان پێکرد و بە گەنجیش ئەنجام بگرین یا سەرکەوتووە بین ئەنی ئەوەی کە دیار بووە لە تەواوی شۆڕشەکانی دنیاشا دایمەن چینی گەنجان وەکو داینەمەوە گەڵگیری سێنەر وەک پێشەنگی شۆڕشەکان دەست بەکار بوونەتیایە بەڵام دوجار تەماشاکەیت زۆرنی کات گەنجان لەناو شۆڕشەکانە بوونەتە قوربانی یاخود بوونەتە یاریەک بەدەستی پلانگەڕەکانی دوژمنانی خۆیانەوە و یاخود بوونەتە تەواوکەری کارە تەواو نەکراوەکانی دوژمنانی خۆیان بەڵام لە کەسایەتی ڕەبەر عەبدوڵڵاهجەلاندا ئەم مڵکیەتە ئەم ڕوانینەی زیینەتی دەسەڵات بەرامبەر بە گەنج وەکو ڕوانینێکی مڵکداری بۆ خۆی ئەم مڵکداری لە
چنی دەسەڵات سندوانیتر گەنجی کرد بە خاوەن کیانی خۆی گەنجی کرد بە خاوەن فکر و زیێنێتی خۆی گەنجانی لەو زیهنێتە چەق بەستووە یاخود کلاسیکە ڕزگار کردکەیتر ئەمان تەنها ئەتوانن لە ناو وارێکە یاخود لەلایەنێکی ژیانە علاقەدار بن و شوێن کەوتەی کەسانی تر بن ئەم هەڵسەت هەنیکە لە کەسایەتی عەبدوڵڵا ئۆجلاندا بۆ خۆی گەنجانیان پەروەردە کرد و گەنجانیان بەڕێخستن کرد گەنجانیان کردە پێشەنگی کۆمەلگا و گەنجانیان کردە ئەو چینی کە بتوانن پێشنیار بە کۆمەلگاکەن و بڕیاردەری کۆمەلگا بن و بشتوانن دیارکەری پلاندا ڕێژەری داهاتووی تەواوی کۆمەلگەکانی خۆیان بنانی چینی گەنجانی لە چینێکی ناچالاکەوە کردە چینێکی چالاک و وەخاون بڕیار و وەخاون هەڵوێست ئەمە ینی جیاوازیە و کەسایەتی بووکە لەگەڵ هەر بیرمەندێکەیە کە بە تەواوکراوی بیگریتە دەست ینی جیاواز لەم گرنگیەکی ینی بەپی پێویستی خۆی گرنگی بە چینی گەنجاندا کە تا ئاستێک گەیاندنی ئاسی و شاربوونەوە ئەمەش سەبەبێک بۆ هۆکارێک بۆ بووی کە ینی شۆڕش بتوانرێ بە پێش بکەوێ هەم لەسەر ئاستی کوردستان بتای بەسەر ئاسی ڕۆژاواش کە بینێ ڕۆلی گەنجان هەیە بەڵام لەسەر ئاستی گشتی کوردستان ئەمە هۆکارێکی سەرەکی بۆکەوە بێ بەڵێ ڕاستانیترەوەی کە کەساتی عەبدوڵڵا ئۆجلان لە ڕێگەی گەنجان و توانی ئەو شۆڕشە یاخود ئەو ریفۆرمە گەوری کە لە کۆمەلگایە بەڕێوەیە لەسەر دەستی گەنجان بەڕێوەچێت و گەنجان پێشنگایەتی دیاکەن وە ئەگەریش گەنجان نەبن پێشنگایەتی لە ریفۆرمێکی کۆمەلگای یاخود شۆڕشی زیهنی کۆمەلگایە بکەن ڕاستی بۆ نمونە ئەو چینی کە لە پێش گەنجانەوە هاتووە یاخود بە هەمان زیهنێتی باوی سەردەمانی پێشووتۆ ناتوانرێت چارەسەرێکی هاوتەم یا هاوچارخانە بۆ ڕۆژی ئەمڕۆ یاخود بۆ ماوەی داهاتوو دیاری بکرێت و پێشنیار بکرێت دەست نیشان بکرێت بۆ شێواز ئەگەر گەنجان خۆیان نتوانن چارەسەر یاخود پێشنیاری بەرنامە و پلان ڕێژی ژیانی داهاتوی خۆیان نەکەن ڕاستیش ناتوانرێت چاوەڕوانی کردن لە چینی پێشخۆیان یاخود چینێک دیارتر لەوان ئەنجامگیر نابێت و چاوەڕوانێکی بێسوود دەبێت دەست خۆش بێت بەڕێز نیشان مەخواست دیسا لەسەر تورکیا چما چۆ ڕۆژاوی کوردستان چما سەر نەکەت هەموو استراتیژیە خۆی لەسەر شەڕێک کورد داڕشت لێ نەتیجە چما بسابوو نەتیجە نەگرت ئەو پشتی و نەتیجە نەگرت شکست دێنا هێرشی سەر ئیمرالی کرد مە بەسی من ئەم چاوانە بە هەڤڕاگرێدن تورکیا چما کەت لە سووریا و لە ڕۆژاوی کوردستان ڕاستە چەند پارچێک داگیرکردیە ئەمان دیسانژی داگیرکاریەکی موقت ئەم بینین لە ئیدلیب هێدی نامینێ هون چاوانە بە هەڤڕاگرێدن یعنی شورش روجاوای کردستان جبوی داگیرکریya Tirkiye anjî faşîzma Tirkiye AKP taybet şoreşekî pir xeternak bû. Yani şoreşekî ku eger ew şoreş li kêlek Tirkiye li cîranê Tirkiye heger bi ser keve û Sûriye werê demokratîk kirin sîstemekî rêveberiya xweser ya demokratîk li hindir Sûriye werê çêkirin ev parçayekî girîng ya Kurdistanê ye û li ser sînûrê Tirkiye ye. Heger ev demokrasî pêk were wê helbet piştî wê jî yani di qonaxa duyemîn de wê derbasî Tirkiye bixwe bibe. Ji bo wê jî Tirkiye yani ji şoreşa Rojava ji her kesî bêtir tirsiya. Nexwast bi serkeve û ji destpêka şoreşa Rojavayê Kurdistanê de çi tiştê ku xerab bike, çi tiştê ku li hember şoreşa Rojava bisekne û têk bibe yani kir. Heya niha jî dike. Yani destpêkê şerê bi wekaletê destpê kir. Hêzên terorîst, hêzên radîkal deem kir û li pişwan sekinî. Pişra jî bi serê xwe derbasî Sûriye bû. Niha yani rast e wek gotiye qismek ji xaknîgariya Sûriye bi destê Tirkiye ye û taybet Rojavayê Kurdistanê Efrîn, Serêkaniyê, Girêspî di bin dagirkeriya Tirkiye de ye ama Tirkiye bi xwe jî zane û her kes jî dizane ku hebûna Tirkiye li Sûriye hebûnekî mueqqet e. Ev li Idlibê niha destnîşan bûye. Her tiştê ku li ser erdê waqe tê kirin xuya dike ku Tirkiye wê li Sûriye nemîne wê dagirkeriya wê jî berdewam neke. Hêzên hegemon niha ji bo ku Tirkiye rewşa Tirkiye qels bikin, lawaz bikin, İran jî di nav da, hem İran hem Tirkiye hêza wan di rojhilata navîn da bişkînin û bi xwe vegirê bidin. Yani planekî dikin û ev plan li ser Tirkiye bi xwe jî dimeşe. Ji bo wê jî niha yani
اف جبركو شورش روجاوای کردستان فکر و فلسفه ریبر آپو بو ڕاستە خسریه دموکراتیک یعنی یک انجام فکری گود هندر امرالی دا وک روناکبیریا کو درکتیه پشتی ریبر آپو دا امرالی دا دیل ها تگرتن یعنی فکر و رامان نتاوا دموکراتیک درکت جبوی ویجی اف بله. انجام دیلگرتنا ریبر آپو یا امرالیا فکر و فلسفویه ام یعنی ام وای همو به هوا گریدایی ذاتن ده هر چهار پارچه کردستانی ده در روجلا دا ناوین بگشتی ده و یعنی ده جیهانی گشتی ده نه شورش روجاوای کردستانی هگر بسر بکوه و باڵێ ذاتن نها بسرکتیه بویا ڕاستە، مدلک يعني بویا مدلک ئەمری بویا واقعی يعني بويا واقع وام ايدي بيرا تعامل دكن دیفاکتۆی ڕاستە دردور يعني مثلا تقاسي دوام بكيجي اما اف يعني مثلا ام بيجن وقت كومارا مهاباد نايش كاندن يعني ناب جاركي دن ئەو دەرباز بوو ئەو دیرۆک چوو دوباره دوبارە نابي نابێ يعني ڕاستە شورش روجاوي كردستان بويا واقع كي ايدي هر كس للدنياي مثلا دروي هزين بدست خواب كومبلوي رهنا جواك بگشتی گلین دوستین کردا بگشتی به شورش روجاوای کردستان رانه به يعني مثلا حتى هيزن كاسين كو انترناسيوناليست او قص بهجمارة كي مازن درباسي يعني بساري خوا درباسي شورش روجاوای وقالك كردستان شهيد بون جدا خو وشهيد نوان جي تشيبونا شهيد ولا وان. هر دولات جهان جي دستكي كي مازن تيتشكرن جبوي ويجي يعني تركيا دخوازي يعني تركيا دتخبطه كي مازن داينها نزاني وچه بكي يعني دجيه كي دهن جيا داگركري مشانديه وكريارين پر راديكال دمشينه اما دهن جيا دجي يعني گشتيه آستكي كو دسپيكا پاش خستن او دسپيكا تكبرنا تركيا دهندر سوريا ده باشە کار غەریب ئێمە بین خاوەنداری خەڵک با بڵێن خەڵک هەیە لە ڕێبەرۆ جەلان هەتام خۆ پێشاندانانەی کای بینین زوو لە بەرامبەر ئەو داگیرکاری تورکیا یا با بڵێن ئەو فشارانی تورکیا دروزەوێ بەڵام پرسیارەکەم ئەوەیە کە داگیرکاری تورکیا لەسەر خودی باشووری کوردستان خۆشی هەیە نەک تەنها مەسەرەن بازە پەکەکە یا باکوور یا بەڕێز و جەلانش بکرێ بەڵام لێرەدا حیزب ولانی سیاسی هەن بێدەنگن لە بەرامبەر ئەم داگیرکاری تورکیا لەسەر باشوور دەکرێ تا هەمووی سێ چوار ڕۆژ بەر لە ئێستا بوو لە بردومانێکدا لە دەڤەری بادینان هاوڵاتیەک شەهید بوو دووەرمانی تورکیا و ڕۆژانە ئێمە هەواڵا ناویستین بەستەوەی ئەم بێدەنگێ چۆن بشکێنرێت بۆچی حیزب لێرە قسە ناکە حکوومەت قسە ناکە پەرلەمان قسە ناکە خاوەنداری لە خەڵکی خۆیان بۆ ناکەن بۆ چوونیەوە ڕاستە لەگەڵام ئەوان لێرە داگیرکاری لەسەر باشووری کوردستان هەیە وەکو چۆن لەسەر بڵێن ڕۆژەوە لایەک باکو لەسەر باشووری کوردستان داگیرکاری هەیە لێرە کە کێشەی ئێمە ئەوەیە ینی ئەم لێرە کە خاوەندارەتی بەناو خاوەندارەتی لە کورد دەکەن ئەمی گرێدرا و وابەستەی داگیرکەران ئەمە پێیان ناوچێ شۆڕش ئێستا کە دژایەتی فکری سەرۆک دەکەن سەرۆک ئەمانی هەموو تێک شکاندووە لێرە کە خاوەندارەتیوان کە تورکیا بێدەنگێمێنێ ئێمە زعفی ئەمە زعفی ئەمە لێرایی گەلی کورد ئەوە دەگەێنێرانی ناکۆچیەکانی ناو کورد دوشمنانی گەلی کورد ئەم هەلانە تۆ ئەخواڵنە و ئیسفادە لەمانە دەکەن ینی ئەگەر یەکەتێکی نەتەوەی کورد دروست بە چۆن لە دروستبوونەوە سەرۆک پێشنیاری ئەوەی کردووە کە یەکەتێکی نەتەوەی دروست بێت مەرجعەتێکی کورس هەبێت کە بۆ خاوەندارەتی لە گەلی کورد بە تەواتی بکە گشتی بکات تەمان ئەمە داگیرکەران ئەمایان پێ خۆش نییە بۆشان ناچێ عنی نییە لە زەرەی ئەنتەوا دەبێت ئەوان دایمە لە هەوڵی ئەوەدان کە ئەم یەکێتیە سەرکەوتوو نەبێت هەتا ئێستا لەمپەریان زۆر لەمپەریان زۆر بووە خاڵێکی لەوەی کە بڵێن ئەم ناکۆچەی ناو سەرکردایەتی کورد ئەمەی وا لێ کردووە کە بتوانێت دوشمنانی گەلی کورد ئەوە ئیسفادەی لێ بکەن کە داگیرکاری لە باشی کوردستانە بێدەنجیەمان ینی من تێناگەم لە بێدەنجی حکوومەتی هەریەم و ڕۆژانە قەسپەکرێ و خەڵکی کورشەی دەوێ و تۆ لە بە ناوێت کە خاوەنداتی لە کورد دەکەوت و هی بێدەنگ وەستاویت ینی ئەمە هەتا خاوەندار خەڵکی باشوورە بدەکرێت مە بەس تورکیا ئێوەش ئاماژتان پێگرت تورکیا پیلانی خراپی لەسەر خودی باشووریش هەیە سەی ڕێفراندۆم با بۆ نمونە بینیمان
چیان کرد وا بوو بیساوان لە ریفراندۆمە بەر لە عێراق دژایەتیان بەر لە هەموو کەس دژایەتیان کرد بە ئەوەی کە ڕێفراندۆمێکیان کردو لە ساڵ 50 خاکی کوردستانیان لە دەستدایەوە هەموو شەهیدە بە خوێنی شەیدانە بە خۆڕایی چوو ئەنی ئەمان تەسیراتێ بوو ئەمان ئێستاش هەر لە ژێر کێفی بڵێن چۆن گرێدراوێکی ئەوان لەسەر ئاسی هەندێک بەرژەوەندی خۆیان کار دەکەن نەک لە پێناوی بەرژەوەندی گەل و خاک و نیشتیمان شتانە نییە بەڵام تورکیا تەنان بەرژەوەندی ئەوان ناناسێ ناناسێت تورکیا جیاوازێکی نیەسە بۆ تورکیا من پێ دەڕێم ئێستا ئەگە تورکیا لە ڕۆژ ئەوەیە سەرکەوتنی بەدەست بێنە باشووری کوردستان خراپتری بەسەر هەر لەو ڕاستە ینی ئەمە حقەتی شتەکان بوو ئەنی تورکیا خۆ بازەوە تورکیا لەسەر بەرژەوەندی خۆی کار دەکات نەگرێت ئەمان لێرە بێدەنی ئەمان ئەوەی کردووە کە ڕێخۆشکرد بێ بۆ تورکیا کە بتوانێت بەو شێوازە لە باشووری کوردستان داگیرکاری بکات بردومانی گوندەکانمان بکات خەڵکی مەدەنی شەید بکات هەتا لە کەرکووک بە شێوەیەک لە شێوەکان تورکیا حکومەکە ینی هەندێک شت هەیە باسەکرێ ینی تورکیا سەفیری تورکیا باڵۆزی تورکیا لە عێراق لە کەرکووکە تەسیری هەیە تاسیری هەیە بەڵێ لە کەرکووک بۆ جەبهەی تورکمانی و فەوجی چەکداری میلیشیای دروست کردووە جەبهەی تورکمانی دروست کردووە چەگای دروست هاوکاریان دەکات چەکیان بۆ دەنێرێ بە هەموو شێوە بۆ ئەو کە جیاتی پێشان بخات و دەنگی کورد لە کەرکووکە کەم کاتەوە ینی گەلی کورد لێرە ئەوەی هەیە بڵێن لێرە ئەم بێدەنگی ئەمان ئەم ناکۆچینە و سەرکردایەتی کورد لە باشووری کوردستانان مەقسەدم سەرکردایەتی لە باشووری کوردستانە ناکۆچیەکانی ئەوان وای کردووە کە تورکیا بتوانێت بەو شێوازە بە ئاشکرا ئاواهی بتوانێت دەستوەرد بادە ناو کاروباری هەریەمەوە و داگیرکاری بکات دەستخۆش بەیان خان کورد هەمیشە جەختی لە ئاشتی کردوێتەوە چارەسەری ئاشتی بۆ لە هەموو شت گرنگتر بۆ شەڕی تەنها وەک بەرگری شەڕی کردووە بەڵام هەوڵەکانی تورکگەلی کورد بۆ ئاشتی بەڵام شۆڕشی کوردی بۆ ئاشتی لەبەرچاوە حتى آخر جارش کە ڕێبەر ڕۆژەلان لە ئیمڕاڵی دیداری کرد ئەڵێ من دویسان پێداگری لە ئاشتیەکەمەوە مەبەستمەوەیە بۆ ئەوی کە ئەم ئاشتیە فەراهەم بێ بۆ ئیدی مەسەلەن کەسیش جەرگی نەسووتێ هیچ دایکێک مناڵی شەهید نەبێ هیچ کەسێک هاوسەری شەهید نەبێ ئەمانە کۆتایی پێبێنێت دەبێت چی بکرێ مەبەستمەوەیە کورد هەمیشە دەست پێشەری ئاشتی کردووە چەندی ئەتوانرێ ئەم ئاشتیە بەڕاستی جێگە بگرێ کورد سوور بێ لەسەرەوەی کە چارەسەری ئاشتی بەبنەما بگرێ ئەمڕۆ ئەردۆغان سیاسەتێکی نائەخلاقی بەرامبەری گەلی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ تورکەکانی ژوایە لەبەرەوەی تۆ ئەمڕۆ سەری تورکیا بکە هەرچی خێر و بێری باشووری کوردستانە بۆ تورکایە لێوانێ تورکیاشی بە هەمان شێوە داڕماندووە یعنی هیچ شێکی نەهێشتۆ هیچ سنوورێک ناناسێ ئێستا دایکانی چۆن ئاشتی هەیە دایکانی لە چکسپی هەیە لە بەرنەمی پەرلەمانە پێویستە دایکانی تورک دایکانی هەموو نەتەوەکان لە باکووری کوردستان لە هەر چوار پارتی کوردستان دایکان دروست ببن دایکانی لە چکسپی بێ دایکانی نەتەوەیی بێ لێرە وەکو دایکانی شەهیدانی من چەندجار و پێشنیارم کرد و چوونە سەردانی ئەو عایلانەوە پێمان وتون ئێمە دایکانێک دروست بکەین گروپی دایک دروست بکەین وەکو دایکانی نەتەوەیی بینی تر پیان وەستێنین دوژمنانی ئێمە بوەستێنین باشووری کوردستان ئەم نۆکەرانە بوەستێنین کە سیاسەتێکی نەئەخلاقی بەرامبەری گەلی کورد ئەبا بەڕێوە ئەمانە لێرەوانێ سەری تەلەڤیزۆنەکانی خۆمانەکەی شەرمەکەی سەری تەلەڤیزۆنەکان بکەین ئەمڕۆ ڕێبەر ئۆجالان کە بۆ بە بەدیلی ئاشتی بۆ هەر چوار پارچەی کوردستان و بۆ گەلانی بندەستیش ئێمە شەهیدی ئەمریکیمانەیە پرتوگالیمانەیە هەر هەموو نەتەوەکانی کە لە فکری ڕێبەر ئاپۆیە ئازادی خۆیان ئەبیرنەوە ئەمانە مەترسیە بۆ نەیارانە ئێمە سەیری فەڕەنسا بکەین کە ئەڵێن بنکەی دیموکراسیە سێژنە شۆڕژگێڕی ئێمە لە فەڕەنسایە شەهید ئەبێ
تیرۆر یەکەن CPT بە ناو بۆ مافی مرۆڤ کارەکە سەیرەکەی بێدەنگە بەرامبەرەوە ڕێبەر ئۆجالان نێلسۆن ماندێلاشی تێپەڕاندووە بەڵام ئەمانە ئەمڕۆ سەیرەکەی لەگەڵ وەکو تۆ ئاماژەت پێ لەگەڵ قایدەیە دانیشێ بەڵام لەکار ڕێبەر ئاپۆیە دانانیشێ داوای ئاشتێکە بەردەوام بانگەوازیەکە بۆ ئاشتی بەردەوام ئەڵێ بە دایکانی تورک جەرگیان نسووتێ دایکانی کورد جەرگیان نسووتێ بەڵام سیاسەتە نائەخلاقیەکانی ئەردۆغان ئەمڕۆ بۆ بە بەڵا ئەمڕۆ دوو ڕێگا لە بەردەمی گەلی کووردا هەیە ڕێگایەکیان ڕێگایەکی تێکۆشان ڕێگایەکی خیانەتکاری یعنی ئەو دوو ڕێگایە ماوەتەوە بۆ گەلی کورد بێگومان نا بێگومان ئەمە کار ئەردۆغان پاڵپشتی ئەواناکە کە خیانەتکارە سەیری کەرکووکەکەی بڕۆ کەسە لەم ماوەیە سەردانی تورکیان کرد بوو لە کاتێکە کە لە ڕۆژاوە داژی کاری هەیە چاوژۆغڵا کۆبنەوە قەیسەرێک سوتاوە لە کەرکووکە نۆژەنی کردوەوە ئەمڕۆ خۆی خاوەندداری لێ ئەکە ئەڵێ ئەبێ ئاڵاکانتان ئەبێ ئیمزا بۆ ئێمە بکەن ئەبێ ئەوە بکەن ئەندام پەرلەمان ئێمە جێگری ئەندام پەرلەمانی ئێمە و پەرلەمانی ئێمە و نازان بەناو سەرۆک و بە چی ئەمانە ئەردۆغان بڵێ بمرە ئەمرن وەکو شێری ماڵەوە ڕێوی دەرەوەی لێ هاتووە ئەمڕۆ ڕێبەر ئۆجالان لەو پەڕی مەترسیایە شوێنێکە جەزیرەیە پڕە لە ئاو شوێنی کەوەنی ئاگر کەوتۆ تەوانێ کەچی سەیرەکەی ئەمانە بێدەنگن لە فلێمی تورکیتەوە لە برنجی مەحموودەوە برنجی نازانە یعنی ئەمانەی ئیتر پێویستە لە باشووری کوردستانە وەکو تەفگەری ئازادی دەست پێشخەریەک بکە ئێمە سەفەربەری بکەین بەڕاستی بۆ ڕۆشنکەرەوەی خەڵک لە ئەم نەهەد نائەدالەتیانە لەم بێ یعنی ئیتر خەڵک کەوتۆ تاوەی کە ئیتر بتەقێتەوە ئەوە ئەگەر دقەهینی من بکەی ئەمڕۆ ئەبێ ئێمە لە باشووری کوردستانە ئەوەی کە هێڵی تێکۆشانی کردوتە دەست بە ڕۆحیەتی سەفەربەری ببین بە تەمپەری ئاگرین دوژمنانی پێ بسۆتێنین و ڕێبەر ئۆجالان ئازادکەین ئێمە لێرەوە بانگەوازیمان بۆ هەموو گەلی کوردی و بە تایبەتی هەموو ژنان چونکە ئەگەر پیا و جارێ قەرزاری ڕێبەر ئۆجالان بێ ژن دوو جار قەرزار ڕێبەر ئۆجالانە چونکە ژنانی کرد بە خاوەن ئیرادە ژنانی کرد بە خاوەنی ئەوەی کە ئەمڕۆ بەڵێ من هەم دەست خۆش بەیانخان مادەم تۆ تەفگەری ئازادی بە سەفەرەکەم نەوە پرسەرەدا ساراخان کە ساراخان مەبەستمانەوە بوو تورکیا بەڵایەک بۆ سەر ڕۆژەڵاتی ناوین بۆ مرۆڤایەتی بەڵام پلانی مەترسیداری لەسەر کورد بەتایبێت هەیە بەگشتی هەیە بەتایبەت لەسەر باشوور هەیەی هانە هەوڵدانێک هەیە کە بە ئیتفاق لەگەڵ هێزە ئیقلیمەکانە ئەم ستاتۆی هەرێمی کوردستانی ژناوبەری وەک تەفگەری ئازادی ڕێخستنێکی باشووری کوردستان بەڵام لەسەر ڕێوڕێکی ڕێزدار ئۆجەلان ئەمە ڕێبەر ئۆجەلان ئەمە شتێکی ڕوونە مەبەستمەوە چۆن ئەکرێ ئەم سیاست ینی ڕوبەڕووبوون ئەم سیاستە چۆنە بێ بکرێ ڕوبەڕووی سیاسەتی مەترسیداری تورکیا ببنەوە هەڵبەت کاگەری بیش باسی کرد حکوومەت لێرە یا پەرلەمان لێرە هەندێک ئەحزابی سیاسی کۆمەڵە بەڕەوەندی ئابووری یا شتێکی دیکە حیزبیان لەگەڵ تورکیا هەبێ بێدەنگن بەڵام تەفگەری ئازادی حرەکەتێکی جیاوازە چۆن لە بەرامبەر ئەمە بوەستنەوە بەڵێ کاک سەلاح هەواڵانمان زۆر شتیان هێنایە ئاماژە زۆر شتیان هێنایە نامێ شتەکان دووبارەکەمەوە ڕاستە دەوڵەتی تورکیا بە تەواوی باشووری کوردستانی داگیر کردووە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی فکرەوە ئەبینین لە ناو ماڵەکانی ئێمە هەموو ماڵەکانمان پڕکراوە لە کەناڵە تورکیەکان ئەمە بۆ خۆی داگیرکاریەکە لە عەقڵ و لە فکر و لە کللتوری ئێمە خەریکە ئێمە بە تەواوی کللتوری ئێمە ئەسڕێتەوە دیارە باشووری کوردستان لە ڕووی ئابووریەوە زۆر دەوڵەمەندە بەڵام کە ئەبینی لەگەڵ خەڵکا قساکەی ئەڵێ ئەگەر کەلوپەلی تورکینێ گە خواردنی تورکینێ ئێمە ئەمرین لە برسا بەداخەوە گەلی تورکیا لەسەر داهات و ژێرسەوی و سەرزەوی باشوور ئەشی یعنی هەچی داهاتی باشوورە هەمووی بردووە ئەمە وای کردووە کە دەسەڵاتدارانی باشوور بە تەواوی تەسلیمی داگیرکەران بوون ئەمە شتێکە واقعیە و ئەیبینین لە هەموو ڕوویەکەوە ئەبینین دەسەڵاتدارانی باشوور
ئەوەی خزمەتی داگیرکەران و خزمەتی تورکیا دەکەن خزمەتی گەل ناکەن لەبەر ئەوەی مەسلحەتی خۆیان بەرژەوەندی خۆیان ناخەنە مەترسیەوە بۆ گەل گەلیان خستوتە خزمەتی خۆیانەوە بەداخەوە ئەبێ سەرکردا ئەوە بێوەکو ڕێبەر عەبدوڵڵا ئۆجانان کە 21 ساڵەوە خۆی خستە قۆناغی 22 ساڵەوە تەنها لە پێناوی گەلە ئەیش ئەیتوانی وەکو ئەم دەسەڵاتدانانی تری باشوور ژیانێکی ڕەفاهەت بژی ژیانێکی شاهانە بژی بەڵام بەداخەوە ئەبینین لە باشووری کوردستانە گەلیان خستوەتە بەرژەوەندی خۆیانەوە نەک خۆیان خەنە خزمەتی گەلەوە ئێمە وەکو تەفگەری ئازادی ئەبێ دەست پێشخەر بین لە هەموو حیزبەکانی ناو باشوورە دەستی ئاشتیان بۆ درێژکەین ئەبێ کارێکی وا بکەین ئێمە ئێستا لە حالیان لەم کاتێوەکو ژنانی ئازادی دەست پێشخەری ئەومان کردووە بۆ لای هەموو ژنانی حیزبەکانە چین بەرچاوڕوونیانێنێ ئەبێ ئێمە وەکو ژن چونکە ئەم شۆڕشە لە باشوورە شۆڕشی ژنە وەکو ڕێبەر ئاپۆ دەڵێت ئەگەر شۆڕشێ ژن نەیبا بەڕێوە ئەو شۆڕشە نەخۆشە ئەگەر ڕێخستنێک ژنی تیانە بێ ئەو ڕێخستنە سەرکەوتوو نابێ و ناکرێت بۆیە پێویستە ئێمەی ژنان وەکو هەواڵامتی نەک جارێت دەجار کۆی ژنانی ئازادی خوازان قەرزاری بەڕێز عەبدوڵڵا ئۆجالانین چونکە لە نیوەی تەمەنی زیاتری خۆی تێکۆشانی یا بە ژنان پەروەردەی ژنانی کرد بۆیە ئێمەی ژنانی باشوور بە تایبەتی ئێمەی ژنانی تەفگەری ئازادی و ژنانی پارتی ڕەژاکیش ژنانی ئازادی ژنانی ئازادی ئەوانیش ئەبێ بە دەست پێشخەر بین بۆ لای ژنەکانی باشوور گرنگە بەڵێ ئەوەمان کردووە هیمە هەڵمەتێکی ترمان کردووە کە سەردانی ماڵان بکەین یعنی بەڕاستی ڕێخستنی خەڵک زۆر گرنگە لەم کاتەیە بۆ باشوور بۆشایەکی گەورەی هەیە لە ڕووی فکرەوە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی ئەخلاقەوە لە هەموو ڕێکەوە باشوور لە ڕووی هەموو شتێکەوە باشوور بۆشایەکی گەورەی هەیە ئەو بۆشایە بە تەفگەری ئازادی بە فکر و فەلسەفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجانان پڕ دەکرێتەوە دەبێ پڕ بکرێتەوە بۆیە ئێمەی ژنان ئەرکمان زیاتر قرس بووە لە هەموو ژنانی ڕێکخراوەکانی تر لە هەموو ژنانی حیزبەکانی تر ئەویش بەوەیە کە بچین بۆ لای ژنانی تر پانێلێ بکەین یا کۆنگرەیەکی نەتەوەیی بکەین هەوڵی ئەوە بین کە کۆنگرەیەکی نەتەوەی لە ئاستی هەر چوار پارچەی کوردستانە بکرێت زۆر دەست پێشخەری ئەوانە بی دەست خۆش بێ هەڵبەت مامۆستا وجدانیش لەو بارەوەتوانین قسە بکڕ ژنان گرنگە بەس هەر ئەمێ بە کورتی لەبەری کاتکەمەوە بە کورتی هەر لێرە لە بەیان خانەوە مایکە بەلای خۆتەوە بێ دوایین قسە وەرگرین پێویستە بنەماڵی شەهیدانیش چی بکە تۆ هەم کاغەریبیش لەو بارەوە ئەوە بکەن پەیامی خۆتان بدەن چی بکەن لە بەرامبەر ئەم مەترسیانە و چی بکەنە بەرامبەر باڵێ هەم بۆ ئازادی ڕێبەر ئۆجلانیش بە کورتی ئەگە بتوان وەڵام بنەوە ئێمە وەکو عایلەی شەهیدان وەکو ئەوە ئیتر ئێمە دایکانی شەهیدان هەموو بێتر هاوسەری شەهیدان لە حەج لایەنێکە بۆ ئێمە گرنگ دیان گرنگەوەیە خاوەنی شەهیدە گرنگەوەیە کە تاجێکی زێڕین لە سەرسەریەتی ئەو تاجە زێڕێنی خۆمان نەدۆڕێنین ئەمڕۆ بچینە بەرەی گەلەوە ئەمڕۆ گەل و شیارکەینەوە خاوەنداری لە شەهیدەکانمان نەبکەین چونکێکە مەگەر ئەمڕۆ ئێمە خاوەنداری لە شەهیدەکانمان نەکەین لەسەر ڕێ و ڕێبازی شەهیدەکانمان نەڕۆین من پێم وایە خیانەتە ئێمە ئەمڕۆ ئەتوانین وەکو عایلەی شەهیدان دایکان و خوشکان خێزانیان پەروەردە بکەین ئاگاداریان بکەینەوانێ ئیتر بە ئەم حکومەتە گەندەڵە بڵین بەسە ئێمە ئیتر ئەبێ ئەو شۆڕشە دەست پێ بکەین چونکێکم ڕێبەر ئاپۆ بووە بە چاوگەیەک بۆ بەکانیەک بۆ هەموو گەلانی بندەز عەجەب ئێمە ئەمڕۆ نەبین بە چەمپەرێکی ئاگرین لە دەوری ڕێبەر ئاپۆیە بوەستینەوە بڵین ئەگەر ڕێبەر ئاپۆ ئازاد نەکەین یان ئێمە نەبین بەوەی کە ڕێبەر ئاپۆ بپارێزین کەواتوو ئێمە خیانەتمان لە شەهیدەکانمان کردو باشە بە کاغەری بیش پێمی ئێوەش من کاغەری فەرموون من لێرە بانگوازیە تەواوی کەسوکار و عایلەی شەهیدان دەکەم بە گشتی بێنە لایەک و ئەنجومەنێکی دروست بکەین بتوانین داکۆچی لە مافەکانکەین لەبەرەوەی خەونی شەهیدەکانمان بێنینە دی چیدی باش شەهیدەکان لە شەهیدی حیزبی بێنینە دەروانە ئەوەنە بزایدە بە خوێنی شەهیدانەوە نەکرێت بێتە شەهیدێکی نەتەوەیی داواکاریم دوایە لە خانەوادەی شەهیدان هەر هەموو بە یەک دەست بە یەک دڵ
بۆ تێکۆشانی گەلی کورد و ئازادکردنی ڕێبەر ئاپۆ بینەلایەکی و ئەنجومەنێکی کەسبکاری عیشیدان دروستکەین لە هەموو چین و توێژەکانی دەست خۆش ئەو گرنگە بەڕز نوورشین ئان زێدە ڕۆژاوی کوردستان خودێن لێ ڕێبەر ئۆجران دەرکەتی کەم دەبێنج بەرکوت بێنژێن ئەو ستاتوی کوونەها لە ڕۆژاوی کوردستان هەیە بەرهەمی ئۆجلانە مەبەستی منەوە چاوە بکارن ئەو ستاتوێ بێپاراستن بەرکوت تهدیدی مەزن هەیە مە بەحسە باشوور کرد سەر ڕۆژاوی تهدید مەزن هەیە چوارچێوێدا یا دەوڵەتی تورکیا هاوپەیمانێوی و چاوایژی باشتر خودێن لە ڕێبەر ئۆجلان دەرکەون يعني نهاد نمامي نهادا يعني ام دكارن بيجن دلي كردستاني لروجافا ليدده يعني روجافا كردستاني برهمي فكروا فلسفي ريبر ابويا ريبر ابو 20 سال خوا جي 8 خوا لروجافا قدانديه دناف قال روجافا دمايه جبوي ويجي روجافا يعني هري زيده قريبو فرصتك بدست خستبا و قريبو شورشا نتوا ديمقراطيك لدار بخينه جبوي ويجي تي خواستن جبوي حمو كردن جيهاني لهر چار پارچين كردستاني و لدر ويولات كو خودي لشورشا روجافا در كفن لدر دوري شورشا روجافا حمو ناكوكين خوين سياسي بارتيين سياسي چه فكر دبي يعني فكر زنگينيه لدر دوري شورشا روجافا خودي در بكفن و ناكوكين خوين حزبيتي ين تانك ين برجواندين لقل دجمن دينن آليكي و للدردور بسكنن نها ام دبينن كو قصدا وسا اوك در خستيا يعني وسا مبادرة در خستيا كو دهندرش روجافاي كردستاني دا يكيتي يكي نتاوا قلي كرد چه ببي ام بيجن حمو بارتيين سياسيين كو بن سقف ريفابريا خسر و چه انا كسبه و حمو بارتيان ديتر تي خواستن كو اف راستي جوار زلال كرن يعني حمو قالي كرد لبارتيان كردستاني ديتر في يعني في تكوشيني بلند بكن قاربن يكيتي يكي چه بكن يكيتي يكي نتاوي هجر يكيتي يكي نتاوي كونغركي نتاوي لدار بكاوي دبن فكر وفلسفه ريبر ابوياكو نتني نتاوا كرد حمو نتاوين دروجلات نافين دا جيان دكن ولا روجافاي كردستاني جيان دكن هجر او كونغرا لدار بكاوي باور دكن يعني و جوهرتن كي گشتي وره چيكرن و جوهرتن هم دشورش روجافا دا ذاتن يعني بزرايا نواتا و دم سر بكاوي و تأثير بكل سر باشور تأثير بكل سر باكور و رجلات بگشتی هم وید بیجن یعنی یکیتی یکی گل کرد پر پیوسته کد ویده میده چه بی باش سپاسم که قانه بتایبت گنجان زور رادیکالتر ولا چینەکانی دیکە خاوەنداری لە بەڕێز و جەرانەکەم دیارە گەنجان و ژنان مەبەستمەوەیە کە گەنجان چ ئەرکێکیان سەرشانە ئێستا هەم نەک تەنها خاوەنداری لە ڕێبەر و جەران بەگشتی بۆ پێشخستنی شۆڕژ وە بۆ بابن تێکۆشان لە چوارچێوی دۆزی نەتەوەی نیشتیمانیدا ینی ڕاستیە بڕۆ لە کۆمەلگەیمە هەرکی سەرەکی گەنجان خۆشارکردنەوەی و خۆپەروەردەکردنە خۆ بەڕێخەسنکردن و خۆیان کۆکردنەوەیانە لە ناو هێزێکە و لە پێناو ئەمەشدا لە پێناو چارەسەرکردنی پرسی کورد و لە ناو ئەم چوارچێوەیەشدا دیسانەوە چارەسەرکردنی تەواوی پرسەکانی ناو کۆمەڵگە بە ئاساس بگیرێ هەنی لەو چوارچێوەیەشدا چینی گەنجان بەردەوام خاوەنداریەکی ڕاستەوخۆ یاخود خاوەنداریەکی مەیدانیانیان لە کەساتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کردووە چی بە چالێکی جۆر لە پێوان یاخود بە سیمینار یاخود هەر جۆرە چالاکێکی تر بەردەوام بە شوکی مەیدانی لە سەر شەقام و لە ینی هەتا ئاستیەوەی کە دەرگا بە دەرگای ماڵانیشە چین بۆ ئەوەی کە خەڵکانێک کە ئاگادارنین لە ڕۆژە بە ئاگا بێنرێتەوە و هەمیش لەو چوارچێوەیەشدا ئەنی ئێستا لە هەوڵێکی جدیین ئەنی بۆ دروستکردنی یا بۆ ئاواکردنی یەکێتیەکی گەنجانی کورد لەسەر ئاستی هەر چوار پارچی کوردستان بێ جیاوازی دروستکردنی بیر و ڕاو یاخود فکر و دنیابینینی پارت و ڕێکخراوە جیاوازەکانی تر لەسەر ئاساسی ئەمەش دیسانەوەمەش ئەتوانی وەکو قۆناغێک لە قۆناغەکانی دروستکردنی یەکێتی نەتەوەی کورد سیر بکرێنی لەم ئاسەدای مەش ئەتوانی وەکو گەنجان هەم خاوەنداری بکەین و هەمیش دەستبەرداری دنیابینین و یان فکر و فەلسەفەی کەساتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان نەبین و بەردەوام خاوەنداری لێ بکەین دەست خۆش بێت بەڕێز مامۆستا ویژدان بە پێم ئێوەش بیستم بەڕاستی ئەرکە هەنووکەیەکانی خەڵکی کورد چییە و ئەرکە هەنووکەیەکانی ڕێخستنە سیاسی کوردیەکان چیە لە ئێستادا
بەڕێخستەکانی ژنانیشەوە بۆ قۆناغەکە. یەکەم هۆشیاری تاک ئەمە زۆر گرنگە. دوو دروستکردنیەکی ڕێزی نەتەوایەتی هەموو ڕێکخرا و حیزبەکان بە شێوازێکی گشتی لە هەر چوار پارچەی کوردستانە لەسەر و ئەمەشەوە بە خاوەنددارێتیکردن لە دۆزی عەبدەڵا ئۆجانان چونکە عەبدەڵا ئۆجانان تەنها ڕابەرێکی پارتێکی دیاریکراونیە بووکو ڕابەرێکی ئازادی خوازانەیە دەنگێکی ئازادی خوازان لە هەموو گیان بۆیە پێویستە ئێمە پشگیری دۆسیەکەی بکەین لەبەرەوەی هەڵگری کلیلی چارەسەری هەموو ئەو کێشانەیە کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوینە ئەگوزارێت و وەکو ژنیش پێویستە هەموو ئەم دەرئەنجامانە لەسەر دەستی ژن بێ و دروستبوونی ئەم دەرئەنجامانەش لە کۆبوونەوەی ژنانە لە پاڵ یەک و دروستکردنی یەک دەنگی ژن دواتر دروستکردنی هەر یەکە لەوانی کە باماژە پێکرد. مەسەلەی کۆنگرەی ژنانی هەبوو لەسەر ئاسی چوار پارچەی کوردستان هەوڵاندی کەش باسییان کرد یعنی ئەمەش هەروەکو یەکێک لە بابڵێ ئەرکە زەڕورەکانی قۆناغەیە بۆ خۆی ئامانجی سەرەکی لە دروستکردنی ئەو کۆنگرەیە دروستکردنی دەنگێکی ژنی یەکگرتووە دواتر دروستکردنی کۆمەلگایەکی یەکگرتووی کوردانەیە. باڵێ دەست خۆش بێت کاک شۆڕش لەسەر ئەست جیهانیش حتا لە خودی تورکیا لەگەر چێسا ئەردۆغان دیکتاتۆریەتی ئەردۆغان کاریشیوای کردو هەموو دەنگ و حرەکەتیژی دەرەوەی ئاکە بۆ دەسەڵاتی سەرکوت و کەپ کردووە بەڵام ڕێخستنە مەدێنەکان هەمیشە ڕۆلی ئەساسیان هەبووە لە شۆڕشە لە پێشخستنی کۆمەلگایە لە حتا لە خەریتەی سیاسی حکوومەت و دەوڵەت و هەموو شتێکدا بە فشارەکانیان ڕۆڵیان هەبووە لە کوردستانش دەبێت ئەو ڕۆڵە هەبێ بەستمەوەیە ڕێخستە مەدەنیەکان دەتوانن چی بکەن هەنی پێویستە چۆن ئەمانە بێنە لای یەک فشار دروستکەن کەمپین دروستکەن هەرچێک پێویست بێت نەک تەنها با بڵێن بۆ پشتیوانی یا بۆ ئازادی ڕێبەرۆجەلان وەکو با بڵێن قایدێکی گەورەی کورد بەڵام بۆ دۆزی کوردیش بەگشتی. هەڵبەتە دەتوانم بڵێم سەدەی 21 سەدەی گۆڕانکاری گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە خۆشحاڵیە من وای دەبین کە ئەم لەم گۆڕانکاریانەیە کە ڕوودەدەن نەتەوەی کورد سەرکەوتنی گەورەی بەدەستێ نابێت کە بە خاوەنددارێتیوی ئەو بەرخودانی کە لە ڕۆژئاوا دەکرێت بە خاوەنددارێتی ئەو خەبات و تێکۆشانە مەدەنیی کە لە باکووری کوردستان هەدەپا خاوەنددارێتی لێ دەکات لەگەڵ ئەو ستاتوی کە لە هەرێمی کوردستاندا هەیە من وەکو کۆمیتێ ئازادی ئۆجەلان یان سەر ڕێی هەموو سەرنجتێبینی یەکمان لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵام دەکرێت ئەمانیش کە ئەم هەڵە نەتەوەیە ئەم یەکێتی نیشتیمان و نەتەوەیە کە من دڵنیام کەسانی باشن لە ناو دەسەڵاتی سیاسی هەموو حەزب و پارتە سیاسیەکان هەمویان با بڵێن ڕاستە بەرژەوەندیەکی سیاسی و ئابووری هەند بەشێکیان وەکو بە قەولی جەمیل بایەک دەڵێ ئەمە خەتێکی پیلانگەڕێ خەتێکی با بڵێن تێکدەرانەیە خەتێکی پیلانگەڕیە کە لە ناو ئەم باشووری کوردستاندا دەگوزارێت بەڵام ئێمە دەکرێت ومێدێک لەسەر ئەو پارتولیانانەی دی کە هەڵچنین و کە بتوانین یەکێتیەکی نەتەوەی دروستکەین لە هەمان کاتیشا من وەکو کۆمیتەی ئازادی ئۆجەلان داوا لە تاک بە تاکی خەڵکی باشووری کوردستان دەکەن لە خراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ژنان کە بەدەم ئەم داواکاری ئێمەوە بێن کە ئێمە ئومێدی ئەومان هەیە کە یەکێتێکی نیشتیمانی لە بەرامبەر ئەو پلانی کە لە تورکیا داگوزارێت لە بەرامبەر بە ڕۆژئاوا بەرامبەر بە باکوور بەرامبەر بە باشووریش چکە دەبێت ئیتر دەسەڵاتی سیاسی حزب سیاسیەکان لۆ تێبگەن کە ئەردۆگان ئەو سیاسەتی کە بەرامبەر بە ڕۆژئاوا دەیکە بەرامبەر بەرخودانی ڕۆژئاوا دژی وەستاوەتەوە دڵنیا بە لەوە خراپتر بەرامبەر بە باشوورش بە هەمان عقلێت و بە هەمان مێنتاڵەتی بیر دەکاتەوە ئەو دژاتی کە دەیکات بەرامبەر خەباتی مەدەنی پارتی دیموکراتی گەلان هەدەپا بگەنە ئەو قەناعەتەی کە بە هەمان عقلێت دژی ئەم ستاتویەک لە باشوورە هەیە بە هەمان عقلێت دژی دەوەسێتەوە نمونەی ئەوەش دیارە نمونەی زیندوو ئەو ڕیفراندۆمە بوو کە کرا من بۆیە داواکارم لێرەوە هەموو پارتە سیاسیەکان هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تاک بە تاک دەبێ و شاری ئەومان هەبێت کە هەمومان هەوڵ بین یەکێتیەکی نەتەوەی دروستکەین دەست خۆش پاس دەکەم ئەو مایکە بێنەوە لای ماوەسە سارە دوو جار قسەی کردووە چونکە حەجارێکی ماوە دایگلەیە کاڵێ حەقیان خواردوم بێ سێم جار قسەحەقی خۆی قسە بکە بام پێم ئێوژە تەوگەر بیستە
پەیامی ئێمە وەکو هاوڕێیانمان وتیان ئەوەیە کە کۆبوونەوەیکی ژنان لە ناو هەموو ژنانی حیزبەکان و ڕێکخراوە مەدەنیەکان بکەین با ئێمە ببین بە دەست پێش خەری ئاشتی لە باشووری کوردستاندا ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە چکە کاتی خۆی کە شەڕی ناوخۆ لە بینی یەکێتی پارتیا بوو ژنان دایکانی ئاشتی چوونە بینی پارتی و یەکێتی و ئەو شەڕیان کۆتایی هێنا لێرەوە داوە لە هەموو ژنانی باشوور دەکەم با یەک دەنگ بین یەکەڵوێز بین چونکە ئەوەی کە زەرەری سەرەکی دەکا ئەمڕۆ ژنانە زەرەری سەرەکی دەکەین لەم شەڕە و لەم ناکۆکیی نێوانماندا بۆیە داواکارم هەموو ژنان یەک بگرین یەک هەڵوێز بین خاوەندارێتی لە دۆزی ڕێبەر گەلی کورد ڕێبەری مرۆڤایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجانیان بکەین ئەوە ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی ویژدانیە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیشە دەستخۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕێز سارە ڕەزا ئەندامی بەڕێوەبەرایەتی تەڤگەری ئازادی سپاس بۆ جەنابتان سپاس بۆش بەڕێز بەیان فرەج ئەندامی کۆمیتی شێدانی پەککە لە باشوور هەروە سپاس بۆ جەنابشتان کاک غەریب محەممەد عەلی ئەندامی کۆمیتەی شەیدانی پەککە لە باشوور سپاس بەڕێز نورشەن حوسێن بەڕێوەبەری نوێنەرایەتی خۆسەری ڕۆژاوی کوردستان لە باشوور هەروە سپاس بۆ جەنابشتان کاک قانە خەلیل ئەندامی گەنجای وڵات پارێز زۆر سپاس بەڕێز مامۆستا ویژدان نورەدین ئەندامی ئەنجومەنی ڕەژاک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان بەوەی تەواوی بڵێین سپاس کاک شۆڕش خدر ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجلان سپاسی بێپایان بۆ بینەرانی ێژا تا بەرنامێکی دیکە لە خۆشییا بن دەستان خۆش بێت.